ئامادەبوانی خۆشەویست بەخێر بێن بۆ ئەم ئێوارە کۆڕە یا بۆ ئەم ئێوارە سیمینەرەی کەوا بەڕێز دکتۆر شەماڵ وەهبی لەسەر کتێبەکەی بە ناوی خۆراک و شێوازی ژیانی تەندروست یا Food and the Healthy Lifestyle کە لەلایەن کۆڕی قەلەندەرخانی کوردەوە بۆی ئامادەکراوە و شەرەفی ئەوەشیان پێبەخشن کە من کۆڕەکەی بۆ بەڕێوەبەرم. بەخێربێن سەر چاو و بە خێراتنی جەنابی کاک دکتۆری شەکەم. لە ڕاستیان پێشەوەی ئیمڕۆ یەکەم جارە کاک دکتۆر ئەبینم بە چاو کە بیناسم بە زۆر پێشتر لەلایەن بەڕێز کاک مەحموود و ئەم کتێبەم بۆ هاتبوو بۆ من و ڕەحمەتی کاک بەختیار بەختیاری شێخ عوسمان هاوڕێمان بە ڕەحمەت بێ کە کتێبەکەم خوێندەوە تاسەی ئەوەم لا دروست بوو کە جارێکی تر بیخوێنەوە بۆ یەکەم جار بوو ببینم کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ ئەکەوێتە سەر ڕووپەڕی کتێبێک بە زمانی کوردی. خۆم باگراوندەکەم بڵێن ماستەرم هەیە لە بواری فود ئەنالیسیس ئەند کۆمپۆزیشن یا شیکاری و یەکاتەکانی خۆراک دکتۆراکەشم لە بواری یا دەرمانیەکانایە زیاتر لە 12 ساڵیش تەدریسم کردو و 10 ساڵیش لە بەریتانیا ئیشم کردووە و لێرەش سەرۆکی بەشی زانستی خۆراک بووم و بە بەردەوام متابعەم هەبووە بڵین سەرپەرشتی خوێندکاری ماستەر و دکتۆرا ئەوانە و بە بەردەوامیش متابعەم هەبووە بۆ ئەو کەسانی کە بە زاناپێشینەکان لە عالەمە ناسراون دەربارەی خۆراک و کاریگەری خۆراک لەسەر تەندروستی مرۆڤ کە ئەو کتێبەم بەرچاوکە و بەڕاستی تووشی سەرسامی بووم. جارێ زۆر خۆشحاڵم بۆی کەوە ئەم هەموو زانیاریانە زۆر ئەپدەیتە ئەم زانیاری ئەپدەیتە لە کتێبێکا کۆبەتەوە و لەوەش زیاتر لەلایەن دکتۆرێکی دەرمانسازەوە ئامادەکراوە. ئەو کە سوکاری لە دەوروبەری خۆم هەن ئاگارم کردن کە حەزەکەم ئێوەژە و کتێبە بخوێننەوە هەر بەبێ ئەوی من ئاگادارم کوشکەزایەکم کە ئەوی سڵی دەلە ئەخوێنێ کە لێرەیە ئێستا ئەوی شەمان کتێبی کڕی بوو نەختێکی بۆ باس کردم تەماشامان کردە دوگمانە سەر هەمان شەپۆلی درێژی ئەوە زیاتر وای لێ کردم کە مەسەن ناوی زۆر مەوادی گرنگی بردووە کە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ تەندروستی ئەم سەردەمی مرۆڤەوە هەیە. طبعا من نامێ بەڕاستی ئێستا لەسەر تەفاسیلی کتێبەکە قسە بکەم چونکە ڕێگە بە جەنابی دکتۆر بدرێت کەوا خۆی تەفاسیل باسکە بەس تەنها دوا قسەم ئەوە بێت طبعا ئێمە لە سەردەمێکە ئەژین بەڕاستی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گەورە ڕۆژانە بە شێوەی گەورە و گەورەتر جیاوازێکی زۆری خسوەتە نێوانمانەوە جیاوازێکی چەندێک کۆی کردوینێتەوە ئەو نەش جیاوازی خسوەتە نێوانمانەوە کۆی کردوینێتەوە لە ڕووی ئەوەی کەوا هەموو زانیاریەکان وەکو یەک بە شێوەی عادلانە پەخشکراوە لە مۆبایڵ و لە لاپتۆپی هەمومانە بەڵام جیاوازێکی زۆر هەیە لە بینی ئێمە وەکو متابعەی چی ئەەکەین ئایا متابعەی یاریەکەین ئایا متابعەی فوتبۆڵێنەکەین پۆبجیەکەین یا زانستەکەین کە من ئەوانەی بەداخەوە کە بەڕاستی متابعەی زانستەکەن و لەوەش گەشتون کە ڕەنگە دەردی یەکەمی ئەم میلەتی ئێمە دەردی جەهالەت بێت لەبەر ئەوە چەندەها خەڵکی پێشڕە و ئازا و ئەوانەمان تیا هەڵکەوێت هیچی هێندە کاریگەری نابێت کە مێشکێکی زیندوی زانستیمان تیا دروست ببێت و ئەوەش ببێت بە قیبلەنمای ژیانمان بۆ لە مەولا بەتایبەت دوای ئەوەی کە بزانین جغرافیای کوردستان ئیلە الئەبەد وا ئەگەنێتەوە وەکو ئەوەی کە ئێستا لە ژیانە هەیە. لەبەرەوە گرنگە بەڕاستی ئەم شەپۆلی زانستیە بازنەکەی فراوان و فراوانتر بێت چونکە ئەوە تەنها ڕێگەیە ڕەنگە بمانگەێنێ بە کەناری ئارام وەکو میلەتیش. سوپاسانەکەم جارێکتر بۆ ئامادەبوونتان با ئێستا جەنابی دکتۆر بفەرمێت کتێبەکەی بناسێنێ بە جەنابتان و نیش دوای ئێوە قسەمانە بێت و مناقەشە و گفتوگوی زیاتری لەسەرەکەین. بەخێربێن بۆم کۆڕا ئەم دەربارەی ئەو کتێبەیە خۆراک و شێوازی ژیانی تەندروست هیوادارم توانم خوێندنێکی سەرپێی لەو کتێبە بکەم. زۆر سوپاسیش بۆ
جەماعەتی بڵێن ڕێکخراوی ئازاد بوون و هەروەها قەلەندەخانەی کوردی. ئەگەر سەیری ناونیشانەکە بکەین خۆراک و شێواز ئەبینین دوو بەشە. لەوا بۆمان دەرەکەوێت کە خۆراک بەشێکە لە شێوازی ژیانی تەندروست. شێوازی ژیانی تەندروستیش بەشێکە لە شێوازی ژیان. شێوازی ژیان چییە؟ بریتیە لە هەموو هەڵوێستێک و نەریتێک و عادەتێکی خەڵک. چ ئەوەی کە ئینسانەکە لە کولتورە وەریگرت بێ، لە دەوروبەرەوە تەلقین کرا بێ، هەڵبژاردەی خۆی بێ، ئەمە ژیان پێڵێن لایفستایل. گرنگترین شتە ئێستا زۆر بایەخی پێیرێ و ژیانی تەندروست کە بەشێکە لە شێوازی ژیان زۆر ئێستا دیراسەی لەسەر و زۆر باوە، چونکە ئێستا دەرکەوتووە شێوازی ژیان زۆر گرنگە بۆ تەندروستی مرۆڤ، بۆ تەندروستی دەرونی و جەستەیی. بۆیە لەو بابەتە یعنی شێوازی ژیانەکە تەندروست هاتوون دیراسەیەکی زۆریان کردو سەیرەکەن زۆرترینی نەخۆشیە درێژخایەنەکان ئێستا بەهۆی شێوازی ژیانی ناتەندروستەوەیە. یعنی ئەگەر بینین سەیری خەزەی جینات بکەین، ئەوە ئەسڵەن ڕێژەیەکی زۆر کەمە لە چاو ئەوەی کەوا شێوازی ژنیانە هەر بەوا دەرەکەوێتەوە سەیری کەنسەرکە، یعنی شێرپەنجە. یعنی بۆچی ئاوا بە عەمودی هەر بەرزە بێتەوە زیاکە؟ ئەو پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە شێوازی ژیانەوەی نیسبەتێکی هەیە بڵێن 5 لە 100 لەوانەیە جینات بێت، باقیەکەی پەیوەندی هەیە بە شێوازی ژیانەوە. شێوازی ژیانی تەندروست بەڕاستیەکەی زۆر فاکتەر هەیە تەسیری تێیەکە، بەڵام ئەوەی کە ملای من گرنگ بێ و بینی بێتم 4 کۆڵەکەی گرنگی هەیە. ئەم 4 کۆڵەکەیە گەر ئینسان بتوانێت کۆنتترۆلی بکە، توانیوێتی تا حەدێ و تا ڕادەیەک شێوازی ژیانەکەی تەندروست بێ و بەختەوەر بێتایە. لەو 4 یەکەمیان خۆراکە، دووەم وەرزشە، سێهەم خەوی باشە، چوارەم سترێسە، یعنی کەمی سترێس. ئەمە معنایەوە نییە شتیکە نەبێ، شتیکە زۆرە وەکو تەندروستی دەم و ددان، وەکو پەیوەندی کۆمەڵایەتی، ئەنواع ئۆشکال شتیکە هەیە، بەڵام لە گرنگەکانیان ئەم 4ن. ئەم 4ش کە بین تۆزێ باسی بکەین، یەکێ لەوانە وەرزشە. وەرزش لە جینی بەشەرا هەیە، بەڕاستیەکەی وەرزش لە ناو جیناتمانە هەیە، چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە هەمووی ماوەیەکی کەمە کە ئینسان ئەو حرەکەت و جوڵەی نەکردو و زۆرتر دائنیشێ و ئیشەکانی ئۆفیسیە و زۆرترین خەڵک وەکو هەتا لەو زمانەی کە ڕاوچی بووە یاخود خواردنی کۆ کردوتەوە، هەر لە بانیەوە تا ئێوارە ڕاکەڕاکەی بووە بە دەوری بۆ خواردن دۆزینەوە بۆ شکار. اینجا لەبەر ئەوە ماسوولکەی بە قووەت بووە، لەبەر ئەوە وردە خۆی تەکەیفی کردووە لەگەڵ ئەو شتا و وای لێ هاتووە وەرزش بۆ بەشێک لە تەندروستی. ئەمە یەکەم کۆڵەکەیە تەبعاً لەو شتات. کۆڵەکەی دووەممان خەوە. ئێستا گەر بچینە سەر قەزەی خەو ئەبینین گرنگیەکەی لەوایە کە ئینسان خۆی کە دروست بووە لە بەیانیەوە هەڵ ئەسێتە تا کاتی خەوتن، سەیری کە چەند چالاکی هەیە، چەند ئیژەکە، چەند هیلاکی هەیە، هەم ماندووی مێشک هەم ماندووی بەدەنی. بۆیە خەو بریتیە لەوەی کەوا وەکو چۆن مۆبایلەکە شەحنەکەی پێویستی بە شەحنکردنەوە هەیە. اینجا ئێستا بەداخەوە خەو جاران خەو زۆر مەزبوط بووە. لە کۆن زەمانەوە خەڵکەکە کە کارەبای نەبووە، شتی نەبووە، هەر ئەوە دنیا تاریک بووە. بۆیە لەش ئینسانی یەکسەر هۆرمۆنی خەو هینەکە مێلاتۆنین ڕێژەیە و ئەو کەسە خەواڵەوەکە و ئەنوێ. ئینسانی جاران، خەڵکی جاران، حتا باوە پیریشمان کە دنیا تاریک بووە وتوانە نوێژی عیشا، نوێژی خەوتنانیان پێوتۆ بە کوردی، نوێژی خەوتنانی کردووە و دوایەوە نووسووە. کەی خەبەری بۆتەوە؟ بە حاڵ هێشتا زەردەپەڕە، دنیا هێشتا بە هیچ جۆرێ ڕووناکی تەواو نەبووتەوە، هەڵساوە دەستی کردو بەکار.
ئەمە شتێکی زۆر سروشتیە بۆ ئینسان بەڵام بەداخەوەی کە ئێستای بینین بە تەواتی بە پێچەوانەوەیە ئێستا خاستن گەنجەکانمانە بینین بە شەویان کردووە بە ڕۆژ و ڕۆژیان کردو بە شەو تا بەرەبەیان خەریکی خوێندنەوە و سۆسیال میدیا و ئەم شتانن و ئینتەرنێت دەکەن لەبەرەوە سەیرەکەی درەنگانێکی هەڵەسن لە خەوت ئەمە چی واکات کاتژمێرەکانی خەوتنیان کەم بۆتەوە ئەوەش زیانێکی گەورەیان پێگەن بە بێەوەی خۆیان بزانن کە یەکێک بە تەواتی خۆی ئیسراحەت نەکرد و مۆبایلەکەی شەحن نەکردەوە هی مێشکی ڕۆژەکەی ناتەواوە بێت دەرونی تەواو نابێت زۆر تەسیرەکە سەر تەندروستی یەینە سەر بابەتی سترێسیش خۆی لە ئەسڵا سترێس چییە؟ سترێس پرچەکردداری لەشە بریتە لە ڕیاکشنی لەش بۆ شتی چۆن خۆی دروست بووە شتێکی سروشتی فزیۆلۆژیە لە ئینسانە دروست بووە بۆ یەگەر هەست بە مەترسیە کرد بە شتێ کرد تۆ یەکسەر لەشت پێت ئەڵێ مێشک هەستی پێەکە هەندێ مەواد هەیە ئەو مادانە ئەڕێژەیە بۆ ئەوەی بە قوتێکە لەوانە ئەدرینالینە لەوانەیە کۆرتیزۆڵە ئەدرینالین لیانی دڵ زیاکە کە لیادیان کە شوێن ئەجوڵێ شوێنە چێ بۆ ماسوولکەکان بە قووە دەبێ و کەسە ساوانەی کەوا بۆکسێنەکەن و ڕاضەیە و شتانەکەن دڵیان زۆر بە قایم لێە هەر لەبەر ئەوەی کەوا شوێنەکە بڵاو بێتەوە هەناسیان خێرا بێ ئەمە دروست بووە بۆ شتێکی باش لە ئەسڵا و سوودی لێ وەرگرتووە ئینسان بەس سترێسی بەردەوام بە پێچەوانەوەیە یەکێکە لەوانەی ئینسانە کوژێ سترێسی بەردەوام بریتێ لە چی؟ لەوەی مێشکت ماندووکەی زۆرتر وەکو چۆن ئێستا بێنیت ئەم سۆسیال میدیایە یعنی ئێستا فەیسبوک تۆ لەسەر یەک پەرە هەڵەیتەوە دەنگ و باسی خۆش دەنگ و باسی ناخۆش ئەنوا ئەوەشقاش دەبیستی لەگەڵ هەموو دەنگ و باسێکە مێشک زۆر جار هەست بە مەترسیەکە یەکسەر ئەدرینالین و کۆرتیزۆنی بۆ بڵاوکاتەوە بۆیە 24 سەعاتە لە خوێن تا ئەوە هەیە لیانی دڵت زۆرترە بێ لە عینە وەختا کۆرتیزۆن کە ئێمە ئەزانی چەند خراپە ئەگەر بە بەردەوامی بیخۆی نەگۆکو دەرمان بۆ مودەیەکی کەم زیانێکی زۆر بە جەستەی ئینسانە گەێنێ ئەمانە بە بەردەوامی هەیە دوایی لە نەخۆشییا دەرەکەوێت لە نەخۆشی سترێسا دەرەکەوێت لە هی دڵا لە شێرپەنجا لەوانە دەرەکە خۆی ئەیاتەوە لەبەر ئەوە ئێستا ئەم عەسرە عەسری سترێسە عەسری ڕاکە و قەلەقە هەیە منی نییە بۆیە ئەویش پایەیەکی زۆر گرنگە ئەگەر ئەم چوار پایە بتوانی کۆنتترۆلیکە ئەگەر یەکێکیشیان بکەی هەر سوودی خۆی هەیە بەس ئەگەر هەر چواری بەیە کۆ بکەی ئەوە بێگومان باشترین شتە ئەمە بەنسبەت ئەو شێوازی ژیانی کە باسم کرد اینجا کەینە سەر خۆراک گرنگترینیانە ئێمە خۆمان چین ئێمە بریتین لە خۆراک هەموو سێڵێکی ئێمە خۆراکە هەموو لەشی ئێمە لە خۆراک دروست بووە لە 106 لەشی ئێمە لە 4 ئەلەمەنت دروست بۆ 4 مادە هایدرۆژین و ئۆکسیجین و نایترۆژین و کاربۆن ئەم 4 پرۆتینن پێکاتی پرۆتینن کاربۆهیدراتن کاربۆهیدراتیان لەم 4ەیە چەوریسیان لەم 4ەیە ئەو شتانە هەموو لە لەشی ئینسانە ئەبێ بەهۆی ئەوەی کەوا بەڕاستی بنیادنانی لەشی ئینسانە بۆیە خواردنی بە سوود یانێ بەگەشت لەشی ئینسان ئەمانە هەمووی بەڕاستی بە توێژینەوە و بە زانست هەمووی سەلمێنراوە بۆیە زانایان زۆرتر گەڕاون بۆ ئەو شوێنانەی بزان لە جیهانە ئەو شوێنانەی کە بزانن تەمەند درێژ و لە ساڵیتیایە چونکە پێوانەی تەندروستی بەو دووشتاکرێ لەش ساغی و تەمەند درێژی لەما بۆیان دەرکەوتووە هاتوون دیراسەیان کردوێکی لەوەی ناشنەڵ جگرافیە هاتوون 5 وڵاتیان بینی و دیراسەیان کردو کە تەمەنیان زۆر درێژە و تەندروستیان تا ئاخر ڕۆژی ژیانیان بە تەندروستن کارەکانی خۆیان ئەنجامەدەن ئەم 5 ناوچەیە یەکێکی لە ئاسیایە دوانی لە ئەوروپایە یەکێکی لە ئەمریکای لاتینی یەکێکی لە یونایتد ستیتە لە ئەمریکا بەڵێ یابانیش تایەتی هیچ لە یابانە ئاسیا یابانەکەیە سەیرەکان ئەمانە مشتەرەک شتیان لە بینایە هەمووی لە یەگەچن ژیانیان
لەوانە خۆراکە طبعا ئەمە تیمێکی گەورە چووە تیمی خۆراکیە جینات ئەرکۆلۆجی هەموو ئەمانە دیراسەکان کردووە لەسەر ئەم خەڵکانە 3 ساڵی خایەنەوە سەیرەکەن بە تێکڕا ئەم جناوچەیە خواردنی زۆربەی خواردنەکان ڕۆچیە زۆربەی خواردنەکان ڕۆچیە لە دوای ڕۆچیەوانێ دەریاییە ماسی و ئەوانە بە دەرەجە 2 لە دوای ئەوە اینجا پەلەوەڕیەت بە دەرەجێکی کەمتر گۆشت زۆر بە دەگمەنە خۆن و بە کەمی ئەی خۆن لە مناسەباتایە لە هەفتەی جارێک شتێکی وە بە مەشروبی شەرابێک بە مامناوەندیە خۆنەوە زۆرتر ناخۆنەوە بەس ئەمە هەر شێوازی خواردن لە شێوازی تری ژیانە سەیران کردو هەمویان جوڵیان زۆرە ئەم ناوچانە ئێستا تەکنۆلۆژی تازە بەکار نایەنن شوێنەکان تۆزە بیداین یەکی لەوانەیە ئۆکیناوایە لە یابان جەزیرەیە کە 600 کیلۆمەتر لە یابانەوە دوورە دانیشتوانەکەی هەمویان تقریباً جوتیارن لەسەر جوتیاریە ژین لە ناوچەکەی خۆیانە خۆراکەکان دروست دەکەن و لە خۆیانەوە نزیکە هەموو خواردنەکانیان ئۆرگانیک و ئێکۆلۆژیکە لەبەر ئەوە سەیرەکەی خواردنەکانیان تەندروستە و زۆریشی بەهارات و شتەکان خۆیانەی چێنن وەشی خۆن خواردنی سەرەکییان پرۆتینیان بریتیە لە سۆیاکە زۆرتر ئەکەن بە تووفو و چەند خواردنێکی لێ دروست دەکەن وەکو گۆشت بەکاری هێنن سەیرەکەن باریک دەرونی کۆمەڵایەتیان زۆر باشە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان هەموو بەیەکەوە گرێ دراوە یارمەتی یەک زۆرێن هەمان شێوە ئەوانی کە بەڵام زۆر ناچمە تەفاسیلی هەمووان بەس ئەوەی سەرنجی منی ڕاکێشەوە لۆما لیندایە لۆما لیندا لە یونایتد ستیتە ئەمریکا خراپترین شێوازی خۆراکی ئەمریکی لە جیهانە پێڵەن ئەمریکان ستاندەرد دایت ئەمە ئیتر بە میسالە هێندێتەوە لە خراپیە هەرچی گەلی ئەمریکی ئێستا بەرەو کێشی زیایە ڕۆن تەندروستیان خراپە نەخۆشیە درێژخانەکانیان زۆرە تەنیا دێک نەبێ 20,000 کەسی تایە ناوی لۆما لیندایە تەمەنیان ڕێژەی تەمەنیان 10 ساڵ زۆرترە لە باقی ئەمریکا هاتوون دیراسەی ئەمەیان کردو بۆچی وایە یعنی ئەمە شتێکی غەریبە کە سەیرەکەن دیانەتەکەیان دیانەتێکی مەسیحی تایبەتیە بیر و باوەڕی دیانەتەکەیان ئەڵێ سێنتەری دین ئەوەیە کە ئینسان تەندروست بێ لەبەر ئەوەی کەوایە ئەڵێن ئەبێ زۆرترین خۆراکەکەتان ڕۆکی بێ هەتا ئەتوانن ڕۆک بخۆن ئەگەر گۆشتان خوارد بە کەمی بیخۆن جگە لەوە ئەبێ ڕاضە و جموجوڵی زۆرتان هەبێ ئەبێ خواردنەوە و جگەرە بە هیچ جۆرە نەخورێ نایخۆن اینجا لەگەڵ ئەوەشە ئەبێ ئێوە هەمووتان خزمەت یەک بکەن و خێرخواز بن هەمویان بەشداریەکەن لە خێرخوازیە لە جیهانە زۆریان لەوانێت دکتۆرێکە من زۆر سەیرینەکانم ڤیددیۆکانم کردووە 104 عمری ساڵ بوو مرد پار بوو یا پێرار بوو مرد لە 102 ساڵەیە چوو بۆ تەلەڤیزیۆن دادەنات سەیرە دەکرد و زانی 6 ساڵە قسەیە کرد مزیعەکە پێی دوتی وەڵام من ئێستا خۆم بە ئۆتۆمبیلەکەی خۆم هاتووم وتی چۆن تۆ سیارە لێ خوڕی 102 ساڵە و 5 ساڵ من جەراحی مێشک بووە یعنی نەشتەرگی مێشکی کردووە وتی وەڵا من لە 50 ساڵیەوە ڕۆخۆری تەواوم هیچی کە ناخۆم ئەو ئەیگێڕایەوە بۆ ڕۆک تەمەن درێژەکەی وەڵا پار بوو واشتێکی وای لە پڕێکا مرد بەبێ ئەوەی تووشی سەرجێگا و نەخۆشی سوودەکانی تەندروستی ئەوەیە کە ناو خاتە سەرجێگا عادەتەن تەمەنێکی زۆر لە پڕێکا وەکو مەلیکە ئەلیزابێت هەتا ڕۆژێ لەوە پێش مەلیکە ئەلیزابێت زەراکەی بینی یعنی بە تفیت جۆرێک یعنی تەتەوە خۆ نەکرد بۆ بەیانی بم بێ مردنەکانیشیان شێوەکەی زۆر خۆشترەوانی تەندروستن زۆرتر لەسەر ئەم مەسلەی ئەوە ناڕۆم ئێستا ئەسمە سەر بابەتێکی کە اینجا کە ئێمە باسی ناوچەیمان کرد خۆراکی ناوچەیی زۆر گرنگە دیراسە کراوە کە سەیریان کردووە خۆراکی دەریای سپی ناوەڕاست
کە بریتە لە 5 وڵاتی خواروی ئەوروپا، یۆناان و ئیتالیا و فەڕەنسا و ئیسپانیا و پورتوگال، تەمەنی ئەمانە تەمەنیان درێژە و لە ساخترن لە بەریتانیا و ئیرلەندا و بەعزە شوێنێکی کە هۆکارەکەی چییە؟ گەڕای گەڕێنەوە بۆ خواردن بە دەرەجە یەک، چونکە شتەکانی کەیان زۆر لەوانی کەچێت زۆرتر بۆ خواردنیە گێڕنەوە. خواردنیان زۆربەی ڕۆچیە، ئەچیتە پیتسەریا لە ئیتالیا زۆریان هەر گۆشتیان نییە، هەرێنی ویجیتاریانە بۆ هێنێ. خواردنەکان یەکەم ئەوەیە، دووهەمیشیان سەوزە و میوە زۆر زۆرە خۆن، تەبان لە پاش ئەوە دەریایی ماسیە خۆن، لە پاشەوە گۆشتی ماسیە خۆن زۆرتر، شەرابە خۆنەوە وەڵام زۆر بەکەمی ئەخۆنەوە لەگەڵ خواردنەکانیانە. ئەمەش لەسەر ئاستی ناوچەیی پێ بڵێم، چونکە ئەم نەوعی خۆراکیە لە هەموو هەڵسەنگاندنەکەی جیهانە بە یەکەم حسێبەکرێت. US News and Report هەیە هەڵسەنگاندنی جۆری خواردنەکانەکە لە جیهانە، سیارە خواردن زۆر گەورەیە. ئەو سەیری بۆردەکەیم کردو 24 دکتۆری کەڵەی عالەم بۆردەکەیەتی کە ئەم هەڵسەنگاندنەکە. ئەمانە 5 ساڵە لەسەر یەک دەریای سپی، خواردنی دەریای سپی ناوەڕاستیان بە ژمارەیەک داناوە. بۆیە ئەوە یەکێکە لەوەی کە لە هەموو دنیا ڕێنماییەکرێ کە ئەم نەوعە خواردنە ڕێنمای بخورێت. بەڵێ لە هەموو ڕوویەکەوە پێڵێن ئۆڤەرئۆڵ، یعنی لە هەموو ڕوویەکەوە. طبعاً خۆی تەقییمەکە بۆ 12 شتە، تقریبا لە 7 یەکەم بووە، لەبەرەوە لە هەموویە دوای ئەڵێن لە هەموویە یەکەم دەرچووە. مەسەلەن کیتۆجێنیک هەیە، کیتۆ لە هەموویە ئەخیر دەرچووە بەپێی ئێستا. پێش دەڵێم بۆچی. ئینجاینە سەر پاسێکی ترمان، باسی جۆری خواردن هەمووی ئەگەر سەیری پێی 2 جۆرە. یەکیان پێڵێن ئۆمنیڤۆر، ئەویکیان پێڵێن ڤێجیتاریان، یعنی ئەوانەی هەموو شتێکە خۆن لە گۆشتیشەوە، ئەوانەی گۆشت ناخۆن. هەیە بڵێ ئایا کامە لەمانە باشترە؟ من ئەڵێم ناتوانی بە هیچ ئەمی باشترە. هەرچی یەکێک لەمانە خواردنی تەواوی خوارد پێی ئەڵێن خواردنی تەواو، هۆڵ فود. خواردنی تەواوی خوارد لە لای من باشە، نەک لە لای من، لە لای دەستگا تەندروستیەکان ئەوەی خواردنی تەواوی خوارد. اینجا بۆ ئەوە ئێستا باسی خواردنی تەواوەکەم. خواردنی تەواو بریتێ لەو خواردنەی کە نەهاتوو شتێکی لێ دەربێنی یا شتی بخەیتە سەر، بە هیچ جۆرە دەستکاری نەکرد بێت، خۆت لێن نابێت. حتا لێنانی خواردنیش پێڵێن ئەوە جۆرێکە لە پرۆسسکردن و تۆزێک بڵین تەواوی تەواو نییە، بەڵام جۆری پرۆسسکردن و ناتەواوی دەرەجەی هەیە. هەندێشت هەیە بە کاڵی زەرەرە بیخۆی، سە فاسۆلیاگەر بیخۆی زۆر زەرەرە، زۆر زیانە بەخشێ، هەر ئەبێ بیکوڵێنی، ئەسڵان ئەبێ زۆریشی بکوڵێنی، بۆی بەعزە شتێکی تیاوەکو لێکتین و فایتات و ئەمانە بەعزە مادەیەکی دژە خۆراکی بۆین بڕوا. ئەوە تقریبا پێی ناڵێن پرۆسسکردن، بەس ئەگەر پرۆسسیی پرۆسسێکی باشە بەرەو باشی ڕۆژتۆ نەخراپی. بەتایبەت فاسۆلیای سوور، فاسۆلیای سوور لە هەمووی زیاترە وایە، ئەوە ڕاستە. اینجا یینە سەر ئەوەی کە ڤیجیتاریانیش عینە بە هەمان شێوە ئەتوانی بڵێ ڤیجیتاریان هەبێت، پێی بڵێ خراپترین خواردنە. دانی شێت بۆت، شەکری سپی زۆرە خوا ڤیجیتاریانە، نانی ئاردی سپی زۆرە خوا ڤیجیتاریانە، ئەچێ چپس و کۆلا خوا ڤیجیتاریانە. ئەگەر سەر بیتە ئەو شتانە، ئەسڵەن ئەوە لە هەموو شتێک ڕێگەی خراپترە. تۆ بێ خواردنی تەواو هەڵبژێری کە پێڵێن هۆڵ فود پلان بیس دایت. ئەگەر ئەوە هەڵبژێریتایە ئەوە تەندروستە. ئەنجا بۆیە من دژی هیچیان لەم دوانە نیم، دژی خۆش خواردنیش نیم، بەڵام لە خواردنی تەواو فەرقیە. خواردنی تەواو ناتەواو لە گۆشتە بە پێی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە، دەرەجەیەکی یاو بە گۆشتی پرۆسس کراوە، وەکو بەیکۆن و وەکو بڵێن سۆسج و ئەم شتانە. گۆشتی قوتوو یەکێکە لە هەرە شتە خراپەکان.
گۆشتی قوت و نایتراتی تێکراوە بۆی بیپارێزێ ئەم نایتراتە دەرکەوتووە مسەبیبی ڕئیسی سەرەتانە بۆیە لە گۆشتی فرێشی کەمچەوری لە هەموو شتێ باشترە. اینجا من لە ئۆمنیڤۆرە تەبعاً هەموو زۆر لە کتێبەکە باسی زۆر شێوازم کردووە، باسی یەکێ لەوانە کە زۆر تۆزێ باسی یەکەم ئێستا ئەویش کیتۆجەنیکە. بۆچی باسی یەکەم؟ لە برەوەی زۆر باوە ئێستا کیتۆجەنیکش جۆرە خۆراک و ستایل خۆراکێکی تازەیە. ئەمە لە ئەساسا وەختی خۆی زمانی زوو هەبوو بۆی کە ئێپیلپسی چاکاتەوە دەرکەوتۆ سوودی هەبوو بۆ سەرەق. بەڵام ئێستا کە سەیرەکەن کێش دابەزێنێ بۆ قەزی کێش دابەزین تەشجیعیەوەکەن بخورێ. من کیتۆجەنیک بە ڕێگەیەکی ڕێجیمی باش هێزانم بۆ ڕێجیم و کورتخایەن. بەڵام دیراساتەکان و هەتا US نیوز کە یاوێتێ دەرەجەی خراپ لەسەر ئەوەی کە ئەمە شتێکی تازەیە جارێ تۆ بۆ درێژخان نازانی چییە، چونکە لەبەرەوەی تەجروبەی زۆر لەسەر نەکراوە، دیراسی زۆر لەسەر درێژ نەکراوە، بێ خەڵکەکە بزانی دوایی چی ئەم هەموو چەورێ چیەکە. پێدەڵێ لە سا 70 بۆ 80 چەوری بخۆ، لە سا 70 چەوریانی هەر ڕۆن بخۆی. ئایا ئەمە بۆ دڵ چۆنە؟ چونکە لە هەرچی کتێبی تۆبیا هەیە، لە هەرچی زانستی تۆبیا هەیە چەوری سنوردار کراوە، خاصەتەن چەوری تێر و ترانس. ئەو دوو چەورە سنوردار کراوە. لەبەرەوە یعنی ئێستا لەگەڵ زانستی ئەم سەردەما ڕوونایە. ئەگەر کۆت کیتۆجەنیک 10 ساڵی کە 20 ساڵی کە معلوم بوو کەوا زەرەری نییە چەوری، ئەو وەختە خۆی علمی ژێگۆڕێ ئەیکابەوە. بۆیە یعنی ئەو شتە هەیە هەتا بەعزە کەسێکی لە کیتۆجەنیکا وەزنیشی دانابەزی لەبەرەوەی زۆر بە باشی پەیڕەوی ناکە. کیتۆجەنیک ئەوەیە کە تۆ گلوکۆز هیچ لە شتانە هێڵی کە سفرێ کرد چەورێکە ئەبێ بە کیتۆن ئەو ئەسووتێ و لە جیاتی گلوکۆز ئیشەکەی خۆیەکە. تەبعاً ئەوە کە گەروای کرد ئەگەر تۆ چەوری ئەوە زۆر نەخوارد کەلۆریەکە بەشی نەکرد لە چەوری لەشە دەسووتێنێ بۆیە ئەگەر ئینسان دابەزێت. بەزینە سەر ڤیجیتاریان زۆر نەوعی هەیە، لەگەڵ یا شیرە پێڵێن لاکتۆ ڤیجیتاریان، شیر و شیرەمەنی ئەخوا، هەیە لەگەڵ یا شیر و شیرەمەنی هێلکە ئەخوا لاکتۆ ئۆڤۆ ڤیجیتاریان، هەیە ماسیج ئەخوا پیسکۆ پێڵێن پیسکۆ ڤیجیتاریان ئەوە ئەخوا، هەیە هەر خۆی ڕۆک بە تەنیا ئەخوا ئەوە پێڵێن ڤیگن. من 4 ساڵی و ڤیگن بووم بەس ئێستا ڤیجیتاریانم. اینجا بەنسبەت ئێستا باسی ئەو مەسەلەیەکەم تۆ یەک شت بێن وایەت بەڵێ کتێبەکەت یادداشتی کردەوە بەڕاستی لەسەر مەسەلەیەکی تۆدایە بەڵگە هەیە لەسەر ئەوەی ئەو خەڵکانی کە بە بەردەوام گۆشت و شەوریە خوێن یا لەسەر کیتۆن حرەکەی خوێنیان هێواشتر بووتەوە. بەڵگەیەوەشێکی ئاساییەکە قسەیەکی مهمە. باسی زیانەکانم نەک لە بەرەوەی وەختم نییە. بەڵێ کیتۆفلو دەرەچێت وەکو هەڵامە دوایە وشک ئەبێتەوە لەشی ئاوی تیان نامێنێ، چونکە کیتۆن وایە پێویستی بە ئاوە ئیباتە دەرەوە. کاربۆهیدراتیش بەشێکە لەوەی هاوسەنگیە بە ئاو، لەبەر ئەوە پێویست بەوە کاسێ 4 لیتر ئاو بخواتەوە، ئەبێ ئاو زۆر بخواتەوە بێ ئاگای لە وشکردن بێ باڵانسی ئەلکترۆلایتی تێگەچێت. لەبەرەوە زۆر ئەوە من ئەگەر دەرفەتم هەبووە یعنی دەرفەتێکە بێ یەک کۆڕیوا بەشی کیتۆجێنیکەکە یەک کۆڕیوا بەشی ڤیگنەکە. لەبەرەوە وەختەکەمان تۆزێک کەمە، لەبەرەوە تۆ زۆر نەچوومە سەری. لەبارەی ڤیجیتاریان وەکوت لە بەشی مەسەلەن لاکتۆکەیانە کە شیرەمەنیە، باسی شیرم بە تەفسیل کردووە چۆن نیە و نەوعەکانی شیر مەسەلەن لاکتۆز چۆن خەڵک پێی ناکەوێت. لەوە ئەچێ شیر خۆی خواوە دروستی کردووە بەس بۆ مناڵ، لەوە ئەچێت چونکە بۆچی کە مناڵەکە لە شیرە بڕێتەوە وردەوردە ئەو ئەنزیمە لە ناو مەعیدە ڕێخۆڵەدا کە لاکتۆز حەزمەکان کەمە بێتەوە وردەوردە نامێنێت، هەتا ئەگەر شیر نەخۆی بێ بە 0. بەس کە تۆ وردەوردە شیرە خۆی بن سەی 60 جیهان لاکتۆزیان زۆر پێ ناکەوێت. لەبەر ئەوە لەوە ئەچێ وا بکرابێتەوە ئینسانیش لە جیناتیا مەسەن سێرەکەی ئینسانی کۆن خۆشیری نەخواردووە. بۆچی نێ خواردووە؟ لەبەرەوەی حیوانی ماڵی نەکردووە لەگەڵ خۆیان.
ڕاوی کردو بە کوژراوی هێناوێتی یەکسەر هەر بۆ شوشتەکەی خواردووە لەبەرەوە شیر وایە من ناڵم شیر خراپە زۆر سوودی هەیە زۆر شتی باشی تایە ئەوە مەجالی تیا نییە بەڵام لەگەڵەوەشا باسی ئەوانم کردووە و نوقتانم کردووە اینجا کە هاتوومەتە سەر ئۆڤۆ باسی هێلکەم کردووە من هێلکە یەک شتم سەرنجی ڕاکێشاوە هێلکە زۆر باشە لە سارکەرەوە هەڵگیرێ بەس لە دەرەوە و لە مارکێت و شتەکانی بینی لە گەرمادایان ناوە چکە ئەمە زووتر خراپیەکە سالمۆنالیا و شتی ئەگەر هین بێ گەشەکە لەبەرەوە لەلام سەیرەوە ئەو شتێکی ئامۆژگارێکی باشە ئینسان ئاگای لێبێ اینجا هاتووم لەسەر ماسی کە ماسی خواردنێکی زۆر باشە بەس بەداخەوە ئێستا ماسی بەرەوەوە چێ زۆریان خراپە بێ وەزعان ئەوانیش ئەم ژینگە تەسیری تێکردوون ژینگەکانمان مەسەلەن بەحرەکان مادەی خراپی کیمیاوی زۆر تیا لەوانە جیوە زۆر زەرەر هەیە بۆ مێشک بۆ گەشەکردنی مناڵ زیان بەخشە بۆ سەرەتان مەوادی تری کارگەکان هەیە ئەچێتە ناو ئاوە باتری بێنە سەیری کە پڕە لە هێڤی مێتاڵ پڕە لە مەوادی کیمیایی خراپ ئەمانەی کە ئێمە هەمانە لە سلەیمانی ڕۆژی تەسەوڕ ناکەن ملیۆنی پاتری فڕێ ڕێتە خۆڵەوە ئەی خۆڵەکە چی لێیت ئەچێتە ئاوی ژێرزەمین و ئەچێتە ناو ڕووبارەکانمانەوە لەوێەوە چێ بۆ کوێ بۆ دەربەنی خان چێ بۆ دوکان خەڵکەکە ئەو ئاوی ئەو شوێنانە خواتەوە سەردە لە من پێشوتیان دەربەنی خان ئاوەکەی زۆر خراپ بووە هاواریان بۆ خەڵکەکەی هەموو پیسایەکان لە هەموو شوێنەکانەوە یەک دەنگی ژینگە نەپارێزراوە خراپترین شتە تیمێک لە 10 ساڵەمە پێ سویدی هادووتی ئەگەر ئاوا بڕۆن هەموو ئەم وڵاتە کاولە بێ وتی ئێمە 50 ساڵی ویستۆ کە ئاواکەمان پاکەینەوە وا بکەین ئێستا ڕیسایکلیشمان کردو و پاکیەکەینەوە ناڵین ئاوی زێرا بشتەکان یەک قەترەی بەبێ فیلتەرە بەبێ پاکردنەوە بچێتەوە ناو زراعەتیش بۆ هیچ شتێک بەس ئێوە یعنی چی واکەن یەک کەس گوێی لێ نەگرت یەک کەس هەرچی پیسی و هەرچی خاشاکە ئەخرێتە ناو ئاوەکانمانەوە لەوانە باتریە من پاتری ئەوە پەیمان نەزانێ ئەوەتی لە سوید هاتوومەتەوە پاتریەکانە خەمە زەرفێکەوە داێنین لەگەڵ خۆمای بەمەوە بۆ سوید ئەچم لێ پەیمان ئەڵێ باشە تۆ چییە یەک کەسی ئەڵێ من ئەو تاوانە ناکەم نایخەمە ژینگەوە خۆشبەختانە ئێستا بیستم لەم ڕێکخراوی ئازادبوونە بۆ باتری هینیان کردوتەوە شوێنێکیان کردوتەوە کە تو دەتوانی پاتریەکە وێنی لێرە داینێن ئەمان خۆیان تەرتیبیەکەن ئەوە شتێکی باشە اینجا ماسیەکانەوە وەرەگرن بۆیە ماسی ئێستا من یەکێک لە خارج هاتووە ویستمان داوەتی ماسی بکەین بۆ شوێنێ وتی باشە بڕۆن لە بکابرا پس ماسیە چی خواردووە ئەم ماسیە لە چ ئاوێکە وتمانەوە تۆڵی چی خۆکە کابراگەش کرد دروستیەکە نازانێ ماسی چی بووە تێگەی چۆن یعنی مەسەلەکەی ماسی جوایە یعنی هەموو شتێک تۆزێک ئینەیەکی هاتوۆتە سەر ئەبێ ئینسان ئاگای لێبێ جا پێکهاتەکانی خۆراکم باس کردو تەبعەنەوە زۆر ناتوانم باسی بکەم هەموو پێکهاتەکان بە شێوەیەکی ئەکادمی باسم ڕاکردو بە شێوەیەکی سادە بۆی سوودی لێ ببینی بۆ ستایلی ژیانت مەسەن باسی شەکرم چۆن کردووە شەکرەکان چەند نەوعە کاربۆیدرات هەمووی شەکرە بەڵام شەکری ئاڵۆز هەیە شەکری سادە هەیە شەکری سادەکان خراپە هەتا ئەتوانی خۆتی لێت بە دوورگری لەو سادانە گلوکۆز و فرکتۆز هەیە فرکتۆزەکەی زۆر سومعی خراپ بۆ ئێستا هەرچەنە گلایسیمیک ئیندێکسی کەمە یعنی شەکر ئەو بەڕادەیەکی کەم بەرزەکاتەوە حتا دانراوە لێی نووسراوەمە بۆ شەکرە بەکاریە بەو شێوەیە نووسراوە بەڵام لە لای کەوە زیانی هەیە بۆ جگەر چەوری دەوری جگەر دروستەکات لای چکە ئەڵەن زیانی هەیە بۆ ترایگلیسراید بەرزەکاتەوە کۆلسترۆل بەرزەکاتەوە کەوابوو بۆ دڵ ئەوانە خراپە ئێستا زۆر سومعی خراپە بەس ئەو بەحسانە لەژێر توێژینەوەیان نازانین لە ئەخیرا چی لێت زۆر نەگەیشت و بە نەتیجە فرکتۆزیش بەس فرکتۆز پێڵەن میوەی شەکری میوە بەڵام شەکر پاکەجێنێ لەوە شەکر نیوەی شەکرەکەی کەمتر لە فرکتۆزە گلوکۆزی تایە سەکرۆزی تایە شتەکانی کەشتی تایە بەڵام میوە باشەکەی پاکەجێکە لە شتی باش ئەگەر تۆ بە شەکری فرکتۆزەکە و لە میوە وەرگری زۆر مەمنونین شتێکی زۆر کەمەکە بەڵام هەرچی خواردنی قوتوو هەیە هەمووی زۆرینەی لە فرکتۆزایە فرکتۆزی تایە
شیرینیەکەی بەچی ئەەکەن بە هی گەرمەشامی ئەەکەن سیرەپی گەرمەشامی کە هەمووی فرکتۆزە ئەچن ئەوەی تێەکەن خۆشە خۆشی هاتێ لەبەر ئەوە خواردنی قوتوو بۆیە خراپەیەکێ لەو شتانی کە دروست تێتی لەوەیە جا خواردنی قوتوو هەروە بەو مناسبەتەوە باسی بکەم ئەگەر بچی بۆ مارکتێک سێرەکەی چەنی لە خواردن و خۆراکەکەی دانراوە چەنی خواردنی قوتووە تەسەوری هەشتانەوەی ناکەن لە سا ئەوە سوودی کێ سوودی کۆمپانیەکانە خۆ سوودی بە شەر نییە ئەوە زۆر دەمێک نییە یعنی 100 ساڵەم و پێش نەبووە قوتوو هەر کەسە خۆی خواردنی خۆی پیا کرد و خواردێتی جا پێکاتەکانی خواردن کاربۆهیدراتم وا باس کردو شەکرم تیا باس کردووە ئینجایتە سەر پرۆتین باس کردو چۆن ڕسایکلە بێ لە لەشا کە تۆ بەشێ لەو خواردنایی کە خۆی ڕۆژانە پرۆتینی پێ دروستەکەی زۆری لە لەشی خۆتا هەر پرۆتینەکە ئەشکێتەوە ئەبێ بەش تشەڵۆکی ئەمینی و جارێکیکە دروست دەبێتەوە ئەوانەی تایە اینجا لە ناو چەوریەکە چەوری زۆر گرنگە زۆر وەختیەوێ بەس بەداخەوە ناتوانم باسی چەوری ترانسم کردووە کە چەورێکی زۆر خراپە سمعی زۆر خراپە 20 ساڵە لە دانیمارک مەمنوع کراوە بۆیان دەرکەوتووە ڕێژەی نەخۆشی دڵ و شت کەم بۆتیانە ئەوەتی ئەو چەوریان مەنع کردووە لە عالەما و لە هەموو دەولیۆچ و هەموو شتێکەڵێ بێت چەورێکە و لە سایەک کەمتر بێت چەوری ترانس لە هەموو پاکەتە قوتوەکانە هەیە زۆرترین چەوری ترانس لە قوتووی پرۆسس کراوە هەیە چەوری ترانس بریتیە لە خواردن چەوری ڕۆکی زەیتی ڕۆکی بە هایدرۆجیل کراوە خستیان کردوتەوە هەم تانی خۆشەکە هەم توانای زۆرترەکات بۆ گەرمکردن و بۆ شتانە هەم ئەتوانن جارێککە بی قرچێنەوە بەڵام ئەمە چی ڕۆیە زۆر زیانێکی گەورە بەخشێ بەخڵەت لەمانە بەعزە چەوریەکەی وەکو گی فێڵن GHEE ئەمە لە ساسی ترانسە ئەوەی ئێرانیش بەعزەی گێ لە چەوری خستەکانی ڕۆکی لێ نووسراوە ئەسیل مەسەرەنەوە ترانسی زۆرە طبعاً ئەوە خۆشی شەو ڕۆنانە بەڵام مشکلەکەی ئەوەیە ئەو مشکلەیە هەیە زۆر گەورەیە لە لای دکتۆر ئازان گی کۆنسنتریتد بەتە ئێمە بڵین کەرەی خستکراوەیە ئاخەی ئاژەڵیش هەیەی بەڵام مەبەست لەوەیە ئەلی زیاتر هەر ڕۆنێک کە زۆر گەرم کرا بۆ گەرمێکی وی پێوتی ئەڵترا پرۆسس یا ئەڵترا هیت تریتد ئەو تیشە چەوریە وەکڵی لە ترانزۆ لە سیزەوە گۆڕێ بۆ ترانس ئەویش موسەرتینە شێ پەنجە دروستکەرە لەبەرەوە هەموو خۆراکیەک کە ڕۆنی زەیتی تیا بێت و بۆ پلەی گەرمی بەرز بەکار بهێنرێت ئەبێت چاوەڕوانی وەلی بکەی کە تەخریباتی خۆی دروستەکە لەبارەی ئەو ڕۆنەوە من ێستا قسەیەکەکەم وتێکمێ زۆر بەعقولە قسەکەت دکتۆر ڕۆنی زەیتەکان تەنها یەک ڕۆن مەقبولە ئەویش ڕۆنی زەیتونی ئێکسترا ڤێرجن بە پرێسی سارد کراوە ئەو ڕۆنە ئەوە بە پرۆسێز نانان ئێکسترا ڤێرجن بەس ئەو ئەگەر ئێکسترا ڤێرجن نەبێت بە گەرمکردن و بۆوانە کراوە شتێکشوە طبعاً ئەوە گەرمکردنی زۆر بۆی باشنی بەڵام یەک شتی هەیە 175 چەوریەک هەیە چەوری تاکە ناتێری پێڵەن چەوری تاکە ناتێر بەرگەی گەرمی زۆرترەگرێت بەڵێ ئۆلیگەسیدی پێڵێن ئەو چەوریە زۆر سوودی کەشی دەرکەوتوتیایە بۆ هین بۆ تەمە درێژی بۆیە ڕۆنی زەیتونی ئەکسترا ڤێرجن هینی دەریای سپینەوە ڕاستەوەی کە پێڵێن زۆری سەبەبی تەندروستیەکان بە وازانن اینجا لەوە باسی چەوری زۆر کردووە ترانز و چەوری تێریش زۆر شتی لە سەرارێکی لەوانە بەکتریا باشەکانی گەدا چەوری تێر لەگەڵ ترانزیان بە دڵ نییە زیانیان پێ بەخشیە بۆ دڵ بۆ کۆلسترۆل بۆ ئەو شتانە هەمووی باس کراوەتیایە ئێکسترا ڤێرجن چۆن نابن من بەکارێنم نا زۆر بیقەچێنی دوو جاریش بیقەچێنی مەسەلەن گەرمی کەیتەوە ئێستا مەسەلەن گەرمکردنەوەی ڕۆنی زەیتی نەباتی ئەگەر بێنی تۆ ئەوانەی کە فینگەر چیپس دەکەن یەک کۆنتەینەری گەورەی داناوە پڕی کردۆ لە زەیت بەیانی دایە گرسێنە
پشکوژێتەوە داگیرسێنێتەوە زێنێت داگیرس بینێژە گەرمایە خۆفڕێ نایە ئەچێ بەکارێنێتەوە تۆ سەیری ئەوە کە چی دەرەچێ هەمووی ئەبێ بە ترانس و جزەیتی خراپ ئەوە یعنی جارێکی کە تۆ نابێ گەرمیکەوە ڕۆنێ کردی لێو مایەوە چی یەکێتە شتێکەوە ئەڵێ جارێکی کە بەکارێنمەوە بۆ چێژەوە خراپە بەس لە ناو زەیتەکانە زەیتەکانی تر مەسەلەن وەکو گوڵۆ بە ڕۆژە و لەگەڵ گەرمەشامی گوڵۆ بە ڕۆژە چییە؟ بەڕاستیەکەی زۆری ئۆمیگا-6 ئۆمیگا-6 بە مامناوەندی باشە بۆ لەش بەس بە زۆری تووشی هەوکردنەکە لەش ئەوهەوە بە درێژی لە قەزەی هەوکردرا باسیەکەی ئەو مەسەلەیە ئەگەر بۆ خت بەش بکە بەڵام بەڕاستی ئۆمێگا-6 وەکو دکتۆر لە ئێمە بە پیاوێکی باشمان ناسیوە یان لای زۆر کەس دەرۆکو ئۆمێگا-3 حسابی بکراوە بەڵام یەکێکە لە لێپرسراوەکان لە هەوکردنی ناوە یعنی ئێستا عینی بۆ ناکرێت لەبەرەوە زەیتی زەیتون لە هەموو زەیتەکانی تر معتەبەرتر و تەندروستترە فعلاً گوڵە بە ڕۆژە ئەوانە دەوڵەمەندن بە ئۆمێگا-6 لەبەرەوە بەکارهێنانی باشترە خەویستم باسیەوە بکەم ئەوە کەنۆلای پێڵێن کەنۆلا ئۆیڵ باسی بکەم ڕێپسیدە ئەوە بەڵێ ڕێپسید بریتیە لە ڕازیش هەیە بەڵێ ڕازەیە زۆر باش نییەوە یعنی زۆری لە ئۆمیگا-3 شتیان نیە خۆی هەر برنج ڕۆنی زۆر کەم ینی لە سایەک تێ ناپڕ ڕاپس یەکی لە هۆکاری تەندروستی وڵاتانە بە ڕاپس زانن هی گوڵە زەردەیە گوڵێکی زەردە ئەگەر سەیریکەی لە وڵاتە هەموو وڵاتەکەیان ڕوانەوە بۆ گوڵە زەردە ئیکەن بە ڕۆن ئەم گوڵە زەردە باشترینەوە ئۆمیگا-3 نیسبەتێکی زۆرە بەس ئەمەش پرۆسس کراوە بۆچی ڕۆنی زەیتونی ئەکستراڤێرجن نەکوڵێنراوە ئەمە بە پرۆسسێکی کیمیاویە دروستیەکەن ئەو شتەی خراپە جینا خۆی پێکهاتەکەی باشترین پێکهاتەیە هاتوون کەنەدا چی کردووە کەنەدا هاتوون ئەو گۆڕۆنیان هێناوە مادەیەکی تایە تۆزە زیان بەخشە لیان دەرهێناوە پێڵن کەنۆلا ئێڕۆسیک ئەسید ئەو ئەیرۆسیک باڵا زارەکەیە ماڵەیەکی زاری تایە تۆزە بهین ئەویان لێ دەرهێنەوە ئەین تۆزە تەحسیناتیان تێ کردووە اینجا کانۆلا بەڕاستی ئێمە کانۆلا و لەگەڵ ئەکستراڤێرجن بەکارێنین لە ماڵەوە ئێستا لە ستیستار هەیە ئەمڕۆ ئێستا کڕیمانە ئەو دوو زەیتە مەقبولە بەس کانۆلا موشکیلەکەی لە چیایە لە ئەوەی تۆزێ بە پرۆسسی جەنێتێکی مۆدیفایت کراوە وەکو جەناب ئینێ کردووە یعنی ئێڕوسیک ئەسیدی تایە کە طبیعی لە ساعە 20 ئێڕوسیک ئەسید مادەیەکی زەهرە یعنی یەکێکە لە ترشە چەوریە زەهرەکان وا ناسراوە لەبەرەوە جەنێتێکی مۆدیفای کراوە بە ڕادەیەک کە ئێڕوسیک ئەسید بۆ لە ساعە 5 کەمتر لە ڕۆنەکە هەبێت کە ئەوە لێڤڵێکی سەیفە لێڤڵێکی سەلامەتە نەخێر پێش هەموو شتێک جەنێتێکی مۆدیفای کراوە ڕۆنەکە تۆوی ڕێپسیدەکە جەنێتێکی دەستکاری کراوە بۆەوەی کەوا ڕێپسید بۆەوەی کەوا ئێڕوسیک ئەسیدەکەی کەم کراوەتەوە بۆ ینی ئەو جینەی کە لێ پرسراوە لە بەرهەمێنانی ئێڕوسیک ئەسید مۆدیفای کراوە ئێستا سەیفە ینی هیچ دەری بەڵگەیەک نییە بۆی کە بڵی ناسەیفە بەڵێ بەڵام سەبە ینی وەکو کاکتۆرەڵێ پێش هەموو شتێ خۆی پرۆسس کراوە پرۆسسەکەی جەنێتیک مۆدیفیکیشنە نەک ئەوەی کەوا ئەڵتراهی تریتمنت بێت فەرقەکە ئەوەیە باسی تەواو و ناتەواومان کە باسی پرۆسسمان کرد پرۆسس کراوە بەس هەموو پرۆسێکی خراپ نییە پرۆسس هەیە زۆر کەم کراوە بەس پرۆسسەکان بەعزێک کە سەیری لێبڵەکەیەکی لەسەر هینەکە نووسراوە پاکەتەکە سەرێکی یەک جەریدە مەوادی تایە هەر زۆریشی هەر تێناگەی چیە بە حرف نووسراوە ئەوە ئەمانە ڕەنگن تامن بۆنن هەموو چیمیاوی نەچنە لەشەوە بەعزێکی هەڵە مژرێ زەرجیان بەخشە بەخسێکی هەڵ نامژرێ ڕێک بە ڕێک و پێچێ چێ بۆ لای بەکتریا باشەکان لە کۆڵۆنا ئەوانە زەرەری زۆر لەوانە هەیە کە ئێستا باسی ئەو مەسلەیەکەن و بەکتریا باشانە چەند سوود بەخشن زۆر باش ئەو مۆنۆیتیە مۆنۆ ئەنساچورێتی یعنی تاک ناتێر زۆربەی چەورەکەی ئەوەیە ئەڤۆکادۆ خاصەتەن تۆ ئەڤۆکادۆ نایکۆڵێنی سوودەکەی لەوا زۆرە
LALish ئەلفا لینۆلەک ئەسیدیشی تایە کە یەکێکە ئۆمیگا 3 ئەوە من باسی ئۆمیگاکەم نەکرد وەختم نەبوو ئۆمیگا 3 کە چەند باشە بۆ مێشک ئێمە لەم کوردستانە کەمترین ڕێژەی ئۆمیگا 3 خۆی لە جیانە ئێمە ترادیشنی ماسیمان نییە بەڵام ترادیشنی ئەو ڕۆکانەشمان نییەکەی وەکو ڕۆکی چیا و ڕۆکی کەتان و ئەم گوێز و ئەمانە ئۆمیگا 3 تایەکێ لەم ڕۆنی کانۆلاتیایەتی ئۆمیگا 3ەکە کە چەند سوودی هەیە هینە سەر شتێک پێڵێن مایکرۆبایۆم لە ڕاستیان داخەڵم نەکردبوو مایکرۆبایۆم وتم فریان ناکەوم بەس دکتۆر پێی وتی مایکرۆبایۆم شتێکی زۆر گرنگە زانی بۆ زۆر گرنگە شتێکی عەسریە شتێکی تازەیە هەتا زۆریش لە عیلم و کتێبەکانی عیلمیە باز نەکراوە لەبەرەوەی تازەیە بەڵام چەنەها بەحسی تازەی لەسەرە کە ئەو میکرۆبانەی لە ناو ڕیخۆڵەکانی ئینسان هەیە کە چەند سوودبەخشە بۆ مرۆڤ ئێمە خۆمان نین بەتەنیا ئێمە وەکو چۆن دڵمان هەیە سیمان هەیە ئەوانە ژێشێکن لە ئۆرگانەکانمان ئێمە وان تازە زانیوانە ئەو میکرۆبانەیەکێکن لە ئۆرگانەکانمان ئەو هینانە جەماعەتانە تەندروستیەکی باشەیەن بەلەش جیهازی بەرگری بە قۆ دەکەن هەموو شتێک یعنی بۆ بە شێوەیەکە یعنی سوودەکەی لەوانەیە شۆڕشێ بجێڕە لە دییان لە ئەخیرە ئەگەر بتوانن تەحسیناتی تیا بکەن بە ڕێگە و بەبانی خۆیان بتوان تەندروستی مرۆڤ زۆر باش بکەن ئەم جەماعەتە میکرۆبە کە لە ناو لە ساهەشتای میکرۆبەکانی لەژ لە ناو ڕیخۆڵات لە سابیستی لە ناو دەم و لەسەر پێستن بەعزە شوێنێکێتیان نییە لە مێشکانیە لە خوێنانیە لە سیەکانانیە گە تێی بچێ بێ بە نەخۆشی بۆیە لە ئەم مەسەلەی میکرۆبانە ئەبێ ئێمە بیان پارێزین ئەبێ وەکو چاوی خۆمانە ئەو میکرۆبانە بپارێزین چۆنیان پارێزین ڕێگە هەیە بۆ پاراستنیان لەوانە ئەبێ خۆراکی باشیان بینێ خۆراکی باش پێڵێن پریبایۆتیکە ئەم خۆراکە باشانە تەنها ئەوانەیان پێخۆش ئەوان لەسەری ئەژین لەمانە بریتیە لە فایبەر ڕیشاڵە خۆراکی لەگەڵ نیشاستەی مقاوم ڕێزستان بڵێن ستارچ ئەم دوو شتە خواردنی سەرەکی بەکتریاکانە بۆیە هەموو عالەم ئەڵێت تا ئەتوانن سەوزە بخۆنە تا ئەتوانن میوە بخۆن ئەم ڕیشاڵە خۆراکیانە بە تایبەتی لەمە و لە پاقلەمەنیەکانە هەیە لەمە و لە پاقلەمەنیەکان لە هەموو هینەکانی تریشا هەیە وەکو بڵێن لە زەیتەک لە بڵێن ئەم تۆ و ئەم شتانەش گوێزەمەنی هەمووی تیا لە ڕۆکە هەمووی هەیە لە ڕۆکە ڕیشاڵە خۆراکی لە لێنی ئاژەڵیانیە بەداخەوە هەمووی لە ڕۆکە هەیە ئەبێ ئینسانە بەلایانی کەمەوە 38 غرام 30 بۆ 38 غرام مەوادی ئەمە بخواکە ئەمە زۆر کەم کەزەوە ناخوا ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئەوان حەزیان لێتی حەزیان لە چییە؟ حەزیان بەعزە شتێک هەیە خۆی بەکتریای باشە و لە خواراکە دروست دەبێ یەکێلەوە ترشاندنە ترشیات تەسەورەکەی پڕە لە پرۆبایۆتیک بریتیە لە بەکتریا باشەکان ئەچێتە ناو مەعیدەتەوە بەعزێکی لە مەعیدا ڕەنگە بەهۆی ئەسیدیتەکە بکوژرێ بەس بەعزێکی زۆریشی ئەڕوا بۆ لای ئەوێ ئەو کۆڵۆنێزلە بۆ گەورە ئەکا لە ناو ڕیخۆڵەکاتە 1 کیلۆ زیاتر بەکتریا لە ناو ڕیخۆڵەکانمانەیە 5 بۆ 10 ئەوەی ژمارەی خانەکانی لەشمان بەکتریای تایە بەکتریا ڤایرەس پەرەسایت هەموو ئەم جۆرانە ئەمانە لە هاوسەنگیەکان جۆرێکی خراپیشی تایە هەتا ئەتوانن باشەکان ناڵن خراپەکان سەرکوو دەکەن بە هیچ جۆرە ناڵن بجوڵێنەوە لە حاڵەتی چیا جوڵێنەوە خراپەکان لە حاڵەتێکە هاوسەنگیەکەت تێکە یەکێ لەوانە ئەنتیبایۆتیکە بەداخەوە تۆ ئەم ئەنتیبایۆتیکەکەی خۆی بۆ ئەوەی ئەو نەخۆشیە لە مەسەن لە سیەکانتان هەیەڵێ بەس خۆ هەر سیەکان نازانێ بە هەموو لە شەڕڵاوە بێتەوە ئەو ئەنتیبایۆتیکە ئەچێت لە لایەک لە بوارەکەیە
ئەو باشەکان ئەکوژێ. بۆیە ئەنتیبایۆتیکەی درێژخایەن لە بەقوتەکان کە ئەی خۆی کە سەیری بکات لە دوای ماوەیەک یەک سکشونێ بۆ دروست دەبێت، دڵتێکەڵاتن، ڕشانەوە، ئەمانە هۆکاری ساید ئیفێکتی ئەو ئەنتیبایۆتیکەن کە ئەو میکرۆبانەی کوشتووە. ئەو میکرۆبانەش بە ئاسانی دروست نابنەوە. یەکێ لە بەحسەکان کە کردویانە سەیرەکەن ئەوەی کە درێژخایەن دوای ئەنتیبایۆتیک تووشی ئەو سکشون شتانە بووە، هاتوون پیسایی زەلامێکی ساغیان هێناوە، زەرعیان کردووە لە ڕیخۆڵەیە، سەیریان کردووە سەر چاک بووە. ئەو پیساییە میکرۆبی باشی تیا بووە. میکرۆبە باشەکان لەو مایکرۆبە بایۆمانەیە خسۆتە هینەوە سەیرەکەن وڵات چاک بۆتەوە. بۆیە ئەنتیبایۆتیک ئەبێ زۆر بەدەگمەن بەکاربێنێ. 50 دانە ساڵە لەوانەیە 2 جار ئەنتیبایۆتیکم بەکارهێنابێ. ئەچم بۆ من خۆم سەیدەلیم لە ژیانم ئاچم دکتۆر لە خۆمەوە بەکاری بێنم. ئەچم بۆ لای دکتۆر پێم ئەڵێ وەڵا لەوانەیە ئەنتیبایۆتیک، ئەڵێم دکتۆر تۆ زۆر متەئەکیدی؟ ئەڵێم چۆن ئەنتیبایۆتیکەکە تۆ؟ ئەڵێ وەڵا زۆر متەئەکید نیم، بەس بۆی احتیمالە لەوانەیە بەکتریا بێ. ئەڵێم احتیمالە نییە، هەوەستم جارێ قەیناکە ئەگەر زانیم زۆر خراپی لێکردن جای کەم بەوە. بەس خەڵکی ئەم وڵاتە من دیومە هاتوو بۆ سەیدێرە 5 شیت ئەمۆکسیلم بەرێ، 5 شیت چی لێدەی؟ خەزنێکە هەر تۆزێک خەڵامەت شتێک هەڵی نازانێت زیانەکەی چەنە، نازانێت هەر میکرۆبەکانیش مقاومە پێیاکەن. میکرۆبە خراپەکان ێستا وای لێ هاتووە ئەنتیبایۆتیک بە کەڵک نەماوە. ئەمە یەک نقطەیەکی زۆر گرنگە کە بۆ گەل هەمووی بزانێت. من لە سەیدەلی بووم، هاتوون بۆ لام بەڕاستی 10 دانە دەقە خەریکی بووم تێی بگەێن مام شتە. لە ئەخیر شاوتوێتی نامرم با بمرم بمرێت. یعنی بەعزێ کەسێک هەیە بەو شێوەیە یعنی بیرەکاتەوە. توێتی قەیچێکە من مردن نییە، من قبوڵ یەکەم بمەرێت. یعنی خەڵک ئاوا بیرەکاتەوە لە ئەنتیبایۆتیک. بۆیە ئەنتیبایۆتیک حاڵمان جوانە. دکتۆر یەک ئیزافی بچکۆلە بۆ قسەدانی جەناب، چونکە ناوی منە هێنا لەم بابەتە. خۆی فعلەن مەسەلەی مایکرۆبایۆم بڵێن مەسەلەیەکی نوێیە و لە هەمووی گرنگتر ئەو دکتۆرە پێشەنگانە لە دنیا بە خەڵکیان ڕاگەیان وتیان ئێمە غەڵەت بووین، ئێمە درۆمان کرد لە 30 ساڵی ڕابردووە لەگەڵ خەڵکە، بە تایبەتی لە بینی 90ەکان تا 2000 توانی بڵی تا ڕادێکی زۆر ئەوەی کە پێوتە مێدیکەڵ نیوتریشن یا تەغزیەی توبی لە خزمەتی با بڵێن شەریکە پیشەسازیەکانە بووە، بە تایبەت بیگ فارما. تەمەنەمی ئەترافی کە ئەمان ئەیکەن و هەموو کەسێک ئەیبینێ لەسەر شاشە لە قەزیەکی زۆر گەورەیە. کەم کەسەیە لەسەر ئەم زەمینەی ئێمە ئەوەندە جەبار بێت بتوانێت بێت بەرەو ڕووی خەڵک بڵێ من درۆم کرد، بە شەرتێ لەو پایە زانستیە گەورەیە بێ لە عالەمە. تەمەن ئەمانە پرۆفیسۆری هارڤەردن، پرۆفیسۆری بەریتانیان، پرۆفیسۆری تیم بەڵێ وە تیمێکی گەورەن. کابرا ناوی تیمە تیم سپێکتەر. تیم سپێکتەر خۆی دایرەکتەری هەموو ئایدەنتیکەڵ توینەکانە لە بەریتانیا و لە کینز کۆلیجە. بۆیە ینی ئەوەی کە بە خەڵگەڵێڵێ ئێمە نەمانەزانی ئەم دوانە چۆنیەکانە بۆ یەکیان تووشی شەکرە بە ئەوی تر توش نابێت، بۆ یەکیان زووتر لەوی تر ئەمرێت، بۆ یەکیان تووشی شێرپەنجە ئەبێ ئەوی تر توش نابێت. ئەڵێ هەموو فەحسێکمان کرد هیچمان نەدۆزی. ئەوە تەنیا شتێک کە جیاوازیمان تیابینی جیاوازی لە بینی ئەو دایڤەرسیتیە، ئەو چەندەمەنیەی کە لە میکرۆبەکانی ناو هەناوی ئەم دوانە چوونیەکانە هەبوو. لەبەرەوە ئێستا ئەو مایکرۆبایۆمە فعلەن وەکو جگەری دووهەم وەکو سەیدەلەیەکی بچووک حسابی بۆ ئەکرێت کە منبەئی دروستکردنی تێگڕای ئەو پێک هاتە گرنگانەیە کە تەغزیەی مێشکەکە بۆ مەزاج بۆ بیرکردنەوە، تەغزیەی ئیمیون سیستەمەکە، نیزامی مەناعەکە کە چۆن بەرگریزی بکە، تەغزیەی ئەوەی کە پێ ئەوترێت دوورکەوتنەوە لە نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و هەموو شتەکانی تر. ئێستا وەکو کاکتۆر فەرمی مەسەلەی فەحسی پیسایی بۆ بە جێگەی فەحسی DNA گرتوتەوە. لەبەر ئەوەی DNA هەمومان ڕەنگە لە ساڵ 99.5 لێک بچێت، یعنی وەکە پێوتە نیوکلۆتایدەکانمان، بەڵام فەحسی مایکرۆبایۆممان لە ساڵ 25 ئەو فەرەقی سی لێک بچێت، کەواتە مادەم فەرقەکە زۆر زۆرە تەشخیصەکە زۆر ئاسانترە بێت. و ئێستا یەکێکە لە خاڵە گرنگە گەرمەکان لە جیهانە بۆ چارەسەر ئیترەوە بڵێن مەسەن حتا خۆی ئەڵێ لێمە جاران ئەگەر کەسێک بانزانێ پاراسایتێکی وەکو
بلاسۆسیستسی تایە دەرمانمان ناوی سەر ئەمان کوشت بەسا پارەسایتێکە لە ناو هەناوی ئێستا بۆمان دەرکەوتو ئەمە تەنیا میکرۆ بە خراپەکانە خوات چەند غەڵەت بووین چەند غەڵەتمان کردووە تا من ئەم زانیاریانە ئێستاش لە ناو سیستەمی ڕسمی زۆربەی زۆری وڵاتانی بە ئەوروپاشەوە نەک ئێمە هەر بەردەوامە و معلوماتە غەڵەتە ئەم پێگەیشتنە تازانە بۆیە ئەم کتێبە بەڕاستی زۆر بە نرخە لەبەرەوەی ئەو زانیاری تازانەی تایە کە یەکەم جارە چاو هەڵبێنن ببوورە نەختێتە داخلم کرد چەند وەختەکەشمان نەختێت زۆر باشە بەڵام بەداخۆ منەوەم لێستنی داوای لێبوردنەکەم هیوادارم بەنگشت خۆی ئەو زەرەرەیە کە لە ئەو مایکرۆبایەمەیە مایکرۆبایەم بۆ ئەسقان باشە بۆ هەموو ماوادەکان بۆ هەڵمەژین بۆ دروستکردنی ڤیتامینات ڤیتامینی چۆنە بۆ دروستەکە B12 ڤیتامینی بیەکان دروستەکە ڤیتامین K دروستەکە کە ڤیتامینێکی باشە ڤیتامین K دەرکەوتوێسە بۆ ئەسقان باشە هەڵمەژینی کالیسیۆم و فۆسفۆر ڕێکەی تووە بەڵێ ئێستا دەرکەوتووە مهمترینشت ڤیتامین K جاران هەر بۆ خوێنبەربوون بوو ئەیوەستانەوە ئێستا دەرکەوتووە بۆ ئەوەیە زۆر من نییە وەختەکەمان نەبردووە بەرەوەڵا بکار دوتۆرە گەر چەناب لە کۆتاییە یاماوتە وەڵاهی زۆرم ماوە بەس زانم دەوانێت لە بەعزە شتێکم دانابوو تۆ بە خێرایی باشە بە خێرایی هیچ باسی مەسەلەن هەوکردنم کردووە زۆر بەلەتاویەکەن ئینفلەمیشن هەوکردن لە 3 کەس لە 5 کەس لەم جیهانە بە هەوکردنم بێ هەوکردنی چییە هەوکردن لە ئینگلیزیا دوو وشە هەیە بۆ هەوکردن ئینفلەمیشنە و ئینفێکشنینی بەکتریایە لێرە بە بەکتریا ژەڵەن هەوکردن بە ئینفلەمیشنی ژیانی پەرچەکردداری لەش بۆ ئینفێکشن بۆ شتی ئەوایە اینجا بۆیە هەوکردن شتێکی زۆر خراپە لەبەروی هەرچی نەخۆشی سترێس ڕاضە نەکردن ئەوانە هەمووی وا کاتۆ هەو بکەین کە هەو کرد نەخۆشیەکان دروست دەبێت بۆیە ئەمە زۆری لەسەر ڕۆشتن بەس ئێستا وەختەکەم نەمابووی دوایی باسی قەڵەویم کردو و باسی ئەوم ڕێژیم کردو کە ڕێژیمی قاسی زۆر خراپە ئەبێ ئینسان ستایلی ژیانی بگۆڕێ ڕێژیم نییە ستایلی ژیان شێوازی ژیان گۆڕینە تۆ دانیشتووی ئەڵێ منی تر شەکر ناخۆم ئادیسپی ناخۆم ئەو شتەواکە کە تۆ لەوانەیە زۆر دابەزی وردە بە شێوەیەکی تەندروستتر یعنی بازەشتیا چاوری کەمەکەمە بوو لەگەڵیانە ئەمە ئەوەیە ئەوەشم تەواو کرد هۆکارەکانی مردنم باس کردەوە 3 جۆرە یەکیان نەخۆشیە نەگوازراوەکان یەکیان نەخۆشیە گوازراوەکان یەکیان برینداری وەکو حەوادیس و مردن بەهۆی شەڕ و شۆڕ و هەموو شتێکەوە گواستراوەکانەوەی بە میکرۆبە خەڵک لەوانەیە وا بزانن ئەم نەگواسراوەکان بریتە لەش زەخت و شەکرە و دڵ و ئەم شتانە ئەمە زۆری مردنە لە ساڵی 2020 تا لە 6 ملیۆن کەس مردن 41 بلیۆنی بە نەخۆشیە نەگوازراوەکان مردووە ئێستش نەخۆشیە گوازراوەکان بز لە وڵاتە هەژارەکانە هەیە زۆرتر مردن تایە ئەوەشم باس کردووە لەوە تقریبەن تەواو بوو بەس پێویستم بە شتێکە خەڵگە بێت فەحسی مختبەر کە ئاگای لە خۆی بێ لە وڵاتان فەحسی کۆنتڕۆڵی ساڵانە هەیە و شتی وایە لەلای ئێمە نییە ئەبێ بزانی شتەکانێک چۆنە مەسەلەن لەو شتانەی کەوتومە شەکر کۆلسترۆڵ وێنەی خوێن لە وێنەیەکی خوێنە دەرەکەوێکی ئەگەر سەرطانی هەبێت هەر لە وێنەکە زەیریکەن وێنەی خوێن ڤیتامین دی و 12 و بیدی ئەوە زۆر مهمە B12 نییە بۆ مێشکۆمانە یعنی B12 ئەگەر کەوتە ئاستێکی خراپە و دوایی ئیتر کە زەرری یا زەرەرەکەی ناگۆڕێت ئەبێ نێڵی کەم بێت دی ئەبێ نێڵی کەم بێت لەم مجتەمەعی ئێمە دی و B12 بەیان زۆر کەمە خەڵک و من لە برادرانی مختبەرم بیستووە بەتایبەت بۆ ڤیژیتەریەن و ڤیگنەکان هەر B12 بەخۆن بە حەبم هەموو ڕۆژە منێ خۆم بە حەبە لێبی خۆی بەڵێ وایە ئیتر ئەوە هی تایرۆید بکەن هینی ئەنزیمەکان بکەن و گورچیلە و PSA بۆ پیرەکانەوانەی بۆ تەمەنیان هەیە بۆی کە بزانن پرۆستاتیان چۆنە یوریک ئەسید کە زۆر مهمە و ویستم باسی کەم باسم نەکرد وەختی نەبوو یوریک ئەسید زۆر سوپاستانەکەم زۆر سپاس بۆ هەردوو دکتۆر کاک شەماڵ و کاک دارا دەستیان خۆش بێ
من ئەو کتێبە بەڕاستی لەوەتی دەرچۆک و کتێبێکی پیرۆ سەیریەکەم و لە ماڵەوە هەر بەدەستمەوەی و زۆر جار قسەش لەسەر ئەو ژەمانە کەم کە دائەنرێ بۆیە هەڕەشیان کردوتیان بەڕاستی کتێبەکە و نەکەین فعلەن ونیان کرد لە ماڵەوە زۆر سپاس کە ئەوە دەسم کەوتەوە کۆپیەکی تر پرسیارەکەم لە کاک شەماڵ ئەوەیە من نامەوێ خۆم مناڵکەمە و ئێوە گەورەکەم بەڕاستی من مناڵ و هەرزەکار بووم کە ئێوە لەو دەرمانخانە زۆر جوانەی خۆتانە خزمەتی خەڵکتانە کرد ئێساش بە هەمان جوانیەتان بینم بە هەمان گەنجی جا لەوەیە پرسیارەکەی من ئەوەیە ئایا هەر پەیوەندی بەو خۆراک و شێوازی ژیانی تەندروستەوە هەیە یان کۆمەڵێ فاکتەری تریش کە بەختەوەری خێزانی ژیان لە سوید لە ساڵانێک ینی ئەگەر ئەوەمان بۆ ڕوون بکەنەوە بۆ ئەوی ببێ بە ڕێنماییەکی تر بۆمان دوا قسەم ئەوەی بەڵێ قوربان بۆتێ بە دڵنیایی پرسیارەکەم ڕوو لە هەردووکتانە بەڕات کاک بەختیاری شێخ عوسمانی هاوڕێمان یادی بەخێر کە دامەزێنەری خەلەندەرخانە و هەروایەکێکە لە داڕێژەرانی ڕەنگی ئەو ڕێکخراوی ئازاد بوونە لە هەم ژیان دۆست بوو هەم مرۆڤ دۆست بوو هەم ژینگە دۆست بوو بەڵام لە دوا ڕۆژەکانی تەمەنی یاوتی بەڕاستی من سەقافەی سەحیم کەم بوو تەمەنی 63 ساڵ بوو کە وفاتی کرد جا ئەوە ئامۆژگارێکی ئەو بوو هەمومان کە بایغ بە سەقافەی سەحی خۆمان بین هەر لەبەر ئەوەیە کە کاگارم جەمال دەستی خۆش بێ پێڕەوی خەلەندەرخانی بە شێوەیە داڕشتۆ کە پشکنینی دەوری بۆ هەموو هاوڕێکانمان کردووە بە واجبێک کە لە پێڕەوە تەسبیتی کردو و ئیشەڵا جێبەجێکی زۆر سپاس. پێشەکی دەستخۆشیتان لێکەم لە هەردوو دکتۆر بەڕاستی بابەتێکی بە پێز و ینی تا بڵێ گرنگە بۆ هەموو تاکێکمان من پرسیارەکەم لەوەیە جەنابەت باسی چوار لایەنت کرد کە وەکو پێویست وەکو لایەنی گرنگ بۆ تەندروستی بەڵام ئیشارەتت نەدا بە لایەنێکی پێم وایە زۆر گرنگە کە لایەنی دەرونیە لایەنی دەرونی جەنابەت لەوانەیە لە من زیاتر شارەزابی زۆر لە نەخۆشیەکان سایکۆسۆماتیکە وانە اینجا ئەو لایەنە نازانم بە چی شێوەیە کەوا باس نەکرا ئێستا پێ وەکو باسم کردوتم چوار پایە بڵێ بەڵام لایەنی دەروری لە هەمویە هەیە لە هەمویە چۆن سترێس بڵێ متأکید بە تۆ گە کۆنتترۆلی سترێسکەی لایەنی دەروری کۆنتترۆل کردووە ئەزانی بۆ چونکە پەیوەندیەکی زۆر هەیە خواردن و مەعیدا پەیوەندیە لە بینی گەدە و مێشکا هەیە بێگومان وای تەسەور ئەکەی هەموو شتێک خراپ لە گەدا یەکسەر ئەچێ بۆ مێشکە خراپەکە تووشی خەمۆکی تووشی هەموو شتێکە دەکات لە حاڵەتێکە ئەگەر مێشکیشی خراپ بێ مەعیدە و خراپەکە باش ئەوانەی کە ئەبینی خەمۆکی شتیان هەیە زۆر جار چوونیان هەیە پێشگەلەوە خەویان تێگەچێ یعنی پەیوەندیەکە لەمایە یعنی لە خواردنا مەسەلەن قەزیی ئەوە هەیە کە تۆیڵی خواردنی باش وان لەیەکە بەکتریاکانێ باش بێت بەکتریاکانە باش بێ یەک نێرفێ گەز نێروی پێڵێن ئەچێ بۆ مێشکی قسە پێڵێ هەموو شتێ پەیوەندی هەیە لە بینی لەشا لە بینی سیاڵەکانە هەمووی لاسلکی هەیە بە سورعەتی تیشک بە خێرایی تیشک خەبەرەیە بەیەک لەبەر ئەوە هەموو خراپیەکی خواردنی لە ڕیخۆڵە و لە دەعین سیرەکەی تۆ نامرتاحەکەەوەی گەڕێنە بۆ مێشک وەزعی باش نییە قەلەقی کە ئەوە باشە بێت مێشکە باشە بێت کە مێشکی خراپە بێ ڕیخۆڵە و خراپە بێ هەموو نەخۆشیەکان زۆری هینی سک ئەڵە کە سیرەکەن فەحسەکەن و ئەم لا ئەولا سیرەکەن هیچی نییە و کەسە تا بە تۆ هیچی نییە تو مەزەمە لایەنی دەرونیە لایەنی دەروریەکە لە چی دەرسوینی مێشکی خراپ ئاوایە زۆر خواردنیش کارەکاتە سەر لایەنی دەرونی هەی پێ دەڵێم هەر چواریان ینی ئەو چوارە دووسەرەیە بڵێن ڕاضات تەسیرەکاتە سەر چی تەسیرەکاتە سەر ئەوەی ئیندۆرفینە ڕژێ ئیندۆرفینە ڕژێ هۆرمۆنی باش ئەڕژێ کە کڕژە مەزاجی باش سترێس کەمبوونەوە عینەن مەسەلەکە ئەبێ سیرۆتین یەکێ لەوانە کە بەکتریا باشەکانی هینەی ڕژێ سیرۆتۆنینە سیرۆتۆنین دروست دەکات بەکتریا باشەکان سیرۆتۆنین چییە؟ بریتە لە هۆرمۆنی بەختیاری هۆرمۆنی بەختیاری دڵخۆشی
اینجا ئەمە پەیوەندەکەی بۆیە باسی ئەوانم نەکرد چونکە هەمویان پەیوەندیدارن بەیەکەوە. بەڵێ سپاس. پرسیارێکی سەریعیتر دەربارەی مێتۆکۆندریا ئەوە ئەگەر بێت و باسی بکەین گرنگی ئەوە باش. بەڵێ مێتۆکۆندریا لە ناو خانەکانی لەشە مۆلیدەیە. بەڵێ 50 مۆلیدەیەکی تایە. بەڵێ ئەم مۆلیدانە چین کە وزە دروست ئەبێت ئەوە زۆر دەنگەکە بەرزەکاتەوە کە وزە دروست دەبێت ئەم وزەیە بە شێوەی گلوکۆز بێ یا کیتۆن بێ هەرچی شتێ بێ ئەکرێ بە مۆلیکل بڵێن ئەکرێ بە گەردێک گەردەکە ATP پێ بڵێن. ئەم گەردە خەز نەبێت لە مایتۆکۆندریا لەوێ خەز نەبێت و ئەیا بە چی بە خانەکە ئیشەکانی خۆی پێ ڕاپەڕێ معدل یەکەی چۆن اینجا میتۆکۆندریا زۆر گرنگە ویش پارێزگاری لێ بکرێت. میتۆکۆندریا لە خانەکانە هەموو وەکو یەک نییە لە خانەی دڵا زۆرە لەبەرەوەی تاقەی زۆرترەوێ لە مێشکا زۆرترە لە بەعزە شوێنی چکا کەمترە بەو شێوەیە هیچی کە دەوێت لە بارەوە سپاس دەکەم وەڵا لەو بارەوە نەبەس یەک پرسیارێکی سرێ بە یارمەتی هین شیلاجیت هەیە شیلاجیت و ئەشواگەندە ئەگەر خواردنی ئەوانە تا چی ڕادەیەک پێویستە بۆ ئێستا دەوانێت دکتۆر ئەشواگەندە و شیلاجیت ئەوە لە شیلاجیت بەکتریایە کە پێم وایە لە شاخی هەمەلایە زیاتر زۆر باسەکرێ مەبەستمەوە یاگەر سپیرۆلیە نامەسەن بەو جۆرە هۆشیاریە خۆراکی هەیە ئەوەندە ئاڵۆزە لە ڕاستیە لە کتێبەکەیە لە سەرەتایە باز لەوە ئەکا کە توێژینەوە ئایا تەنها توێژینەوەی زانستی یەکلایە کاتەوە یان نە بە معنایەکی ترەکە پرسیارەکە سادە بکەمەوە ئێمە لە بەردەوام گۆڕانکارین لە ئارگومنتە خۆراکیەکانە بۆ نمونە ڕۆژگارێک ئەوترێ قاوە خۆی بۆ فڵانشت باشە ڕۆژگارێک ئەوترێت دژەکەی ئەوترێتەوە بۆ چونکە ئەم گەشە زانستیە واد لەکە کە تۆ بەردەوام بکەویتە مۆدلێکی تازە لە هۆشیاری خۆراک یا ماڵی هۆشیاری تەندروستی. حەزم کرد کاکتۆر لەوە سەرنجی خۆی بڵێ خاڵێکی تر ئەگەر نمونە لە قسەکانی جەنابەت وەربگرین بۆ ئەوەی کەوت باڵێ میوە و شەکرەکانی میوە وەیتە بۆ شتەکانی تریش باسی بڕەکە زۆر گرنگە کە بکرێ باسی کاتەکەش چی کاتێک بۆ نمونە ئەو خۆراکە بخورێ ئەوەش زۆر گرنگە واروە کەسەکەش کە بەکارێنێ ئایا کەسێکی منداڵە یا کەسێکی 50 ساڵە کەسێکی 20 ساڵی نەخۆشە یا کەسێکی 40 ساڵی ساغە ئەوەشە کاریگەری هەیە و ئەمە وای کردووە جەنابتان باش ئاماژەشتان پێیاکە چەندین مۆدلی جیاوازی لایفستایل بێتە ئاراوە شێوازی خۆراییان شێوازی تەندروستی بۆ منە جەنابەت باسی کیتۆت کرد کە ئەزمون نەکراوە بەتاوەتی بەڵام مۆدلێکی تریش هەیە کە مەسەرەن لۆدایەتیش هەیە مەسەرەن ئینتەرمیتێنت فاستین هەیە کە پێوتێ سیامی متەقەطع ئەمانە و چەندین مۆدلی جیاوازی خۆراک یان با بڵێن شێوازی ژیانکردن شێوازی خۆراک وەرگرتن کە هەمویان با بڵێن سوود و زیانی خۆشی هەیە بەڵام ئەوەیە کە هیچیان بێزیانین یان لەوانێ با بڵێن هیچیان سوودی تەواوەتی 100% پێ نایە زۆریش خەمبار و نیگەرام لەوەری ترسام بەڕاستی هەستەکەی ئەمە لە ناو جێژاوێکی زۆر قورسین هوشیاری زۆر کەمە لەم بارەیەوە من ئەمڕۆ فێر بووم کە ئینسان خۆی خۆش نەوێ ناتوانێت کەسی تریشی خۆش بێ بەڕاستی ئەوە شتێکی زۆر گرنگ بوو بۆ من بەڵام زۆر دەمێکە گەڕێم بە دوای کەسێکی وەکو جەناب تا پرسیارێکی لێ بکەم لەسەر فەڵپینە لەبەروی من هەرچەند یەک ڕیسێرچی بۆکەم سوودێکی یەجگار سەرسوڕهێنەری هەیە مەسەن ئەو برادرانەی کە ئەم ناسە نەزان بەردەوام زەڵاتەی پەڵپینەیان بۆکەم بە فرێشی ئایا ئەو سوودانە مەسەن بۆ نمونە لە سایەتی ئینگلیزی لە عەرەبی هەت لە کوردی خۆمان یعنی مەسەلەن زۆرترین ڕێژەی ئۆمیگا 3 دیایە ئایا ئەمانە ڕاستن لەسەر پەڵپینەیان ئەفسانەیە زۆر سپاس دەکەم مەزدەری سەرەکی ئەوە وەکو باسیشتان کرد ئۆمێگا 3 ماسیە جا ئەو ماسیانەی کە لێرە هەیە بەڕاستی ناتوانین ئێمە پشتی پێ ببەستین و بیکەینە خواردنێکی سەرەکی ئەوەی کە بەخێوکردنەکەی بێ جۆری ماسیەکە بێ ئەوانە ناتوانین ئێمە لێرە پشتی پێ ببەستین
ئایا ئەو ئۆمێگاتریی کە لە بازارڕ ئێمە لە سەیدەلیەکانە ئەیکڕین تاویزی ئەو ئۆمێگاتریە ئەکاتەوە کە لە ماسیە و لەو خواردنانی ترا هەیە کە ئێمە ناتوانین دەستمانکەوێ و چۆنیش ئەتوانین ئێمە بە بەردەوامی ئەمە بخۆین کە لە سەیدەلیە ئەیکڕین یا ئەتوانین 3 مانگ مەسەلەن مدەی هەبێ بینەکانی و لە چ تەمەنێکەوە ئەتوانێ بخوانی بۆ هەموو تەمەنێک گونجاوە دەستان خۆش لەلا مهم و گرنگە و سوالە زۆر سپاس دەکەم بۆ نووسینی ئەم کتێبە کتێبخانی کوردی زۆر دەوڵەمەندتر کرد اینجا من حەزم کرد پرسیارەکەم لەسەر ئێستا تۆ باسی ئەوانەکەی کە چی باشە بیخۆین ڕۆژانە و ڕێژەی چەند بێت و سەوزە باشە و گۆشت چەندێک بخۆین بەس پرسیارەکەی من ئەوەیە کە لە شارێکی وەکو سلەیمانیە خواردنەکانمان خۆیان سەحینین تەنانەت ڕۆکەکانی چونکە ڕێژەیەکی زۆر هەربیساید بەکارەهێنرێ یان ئینسەکتیساید بەکارهێنرێ و لە دەواجنەکانی شمانە ئەنتیبایۆتیک بە ڕێژەیەکی زۆر غێر تەبیعی بەکار ئەهێنرێ بۆیە نەخۆش نەکەون و عەلەفەکەشی کە بەکار ئەهێنرێت کە ڕوو ئەکات و ئەفلاتۆکسین ڕێژێکی زۆر بەرزە کە لە عەلەفەکانە هەیە کەسێک لە شارێکی وایە چۆن بتوانێت تەندروست بژی ینی چی بخۆین چۆن شتەکان بەکاربێنین دەستخۆش یعنی ئەزانین چی بۆ چوونی جیاواز هەیەکی هەڵێ خواردن لە هەمووی مهمترەیەکی هەڵە سترێز لە هەمووی مهم ئەو 4 پایەیە هەر 4 پایەکە مهمە بەڵام سترێس مشکلەکەی چیە گە سترێسی بەردەوامە هەبێ ئەو ڕێژەی هۆرمۆنە خراپانە 24 ساعت لە لەشتایە 24 ساعت لە لەشتایە حتممەەوە ئەو کیمیاویانە تەسیری مباشری هەبێت ئەو مەجای تیانە یعنی بۆیە ئاڵێم یعنی بەڵام تۆ ڕاضە بکە سعاتی ڕاضە بکە تۆزە سترێس کەمەکەیتەوە لەو کاتە لە کاتی ڕاضەیەشێک لەو شان سترێس کەمەکاتەوە خۆشی سترێسەوە سترێس کەمەکاتەوە خۆنیە لەبەرەوە ناتوانم یعنی بڵێ سەی کامەی هینە بەڵام سترێز بەتەکید شتێکی زۆر خراپە زۆر زیان بەخشە بۆ هەم نەخۆشی درێژخانەکانەوە کردن ئەوەندەی ترس خەڵکی کوشت ئەوەندە ڤایرۆسەکە خۆی خەڵکی نەکوشت چونکە کە سترێز هەبێت کۆرتیزۆڵ هات نەخوارەوی نزای مەناعە و عەکسەکەیشی ڕاستە ئەگەر هات و دڵت خۆش بێ کاتۆر باسی سیرۆتۆنینی کرد چی سیرۆتۆنین زیادەکە کە هۆرمۆنی دڵخۆشیە مەسەن ڤیتامین سی یەکێکە لەوانی کەوا ئەبێ بەهۆی دەردانی زیاتری سیرۆتۆنین کە بەوەش مەقاومۆ بەرزە بێتەوە یعنی ئاوا ئەم دیۆدی ون هەردووکیان بەڵێ وازەحەوە کاک شۆڕژ بەنیسەت کاک دکتۆر خالی وتی باسی بایۆکەمیستری جسمی کرد لەسەر گەشەی زانستی و جیاوازی قسەکانی زانکان لەگەڵ یەکتریە ئیمڕۆ ئەڵەن قاوە باشە سبێن ئەڵەن خراپە یاڵێن ئاوە بەڵام لەگەڵ ئەوە ئەو گەشەی تەکنۆلۆژیایی کە هەیە ئین تا ڕادێکی زۆر ئەبێ پشتی پێبزین وە هەروەها باسی ئەوەیشی کرد کە بڕ و کاتی خۆراک و هەروەها حاڵەت و تەمەنی کەسەکان بۆ ئەو شێوازی خۆراکە ڕوون بکەیتەوە یا تەسیر هەموو خۆراکیە یعنی ئەو لایفستایڵی کە ئێستا بڵین بۆ نمونە ڤیگەن ئایا بۆ هەموو کەسێ باشە بۆ نمونە بەڵێ لە کتێبەکەش هەنووسراوە بەڵێ بەس بە شتێکە وەک مەسەن بڵێ یەکێگەڵێ وڵا قاوە باشەوەیکی هەڵێ خراپ بە شێوەیەکی مامناوەندی زۆر باشە دەرکەوتووە ئەو مەجالیتیانە هەموو شتێ بگرە هەموو خواردنێک یعنی کەمی لێ دەرەچێ جانبێکی خراپی تایە یعنی سەیرەکەی ئەو سەوزانە چەند باشن لە پڕێکا چەند مادەیەکی خۆراکی تایە منعی خۆراکی کەکەن یعنی تۆ تەرکیز نابێ بخیتە سەر ئەو جانی بەخۆی مەسن لە قاوە مادەیەکە ستیمولانت چی پێڵێن بە کوردی بڵێن منەبێه شتی منەبێه دەرکەوتووە دڵیان زیاکە ئەوە مەجالیتیانە زۆر شت هەیە زیان بەخشە تۆزێ شتی منەبێ بەڵام لە عینەن وەختا پڕە لە پۆلیفینۆڵ و شتی ئەنتی ئۆکسیدەنت و شتی باشی تایە ئەو جانیبەی باشە هیوا هەیە خاصن لە ئەوروپا هەیە ڕۆژی دا بۆ 15 کوب قاوا خواتەوە ئەوە قەت باش نییە بەس تۆ بەیانیان هەستی 1 کوب خۆیتەوە هەم تۆزێ نەشاط دەهاتێ هەم شتە باشەکانیشی لیوەرەگری هەم زیانەکانی زۆ کەمە دروستە ئەوە یەکەمیان دووەم خەڵکەکان جیاوازن بەڕاستی
لە کەمیەت و لە هەموو شتێکە. ئایا هەموو شتێ بۆ مەسەن ڤیگن، ئایا ڤیگن بۆ هەموو کەسێکە بێ؟ دای لە لاما تامیستووە، دای لە لاما کابرایەکی گورووە، یعنی وەکو بڵێ کابرایەکە بێ گۆژ نەخوا، چکە لەبەر ئەوەی لە بوذیەکەشە بوذی ناڵێر مەنعیکە بەس دەڵێن نەخواردنی باشە. دکتۆر پێی تۆ بێ گۆشت بخۆی، گۆشت دەخوا. یعنی شتەکە مەسەلەکە پەیوەندی هەیە بە کەسەکانیشەوە زۆر ڕاستە. بڕەکانیش زۆر مهمە لە شتاوەکو پێم وتی بڕی کەم لە شتی خراپیش لەوانەیە زەرەر نەبێ، بەس بڕی زۆر لێ زیان بەخشە. بێگومان ئەو تەزاروبە لە معلوماتە بەردەوام هەیە، بەس من ئەوە ئیزافە بخەمە سەر قسەکانی کاردکتۆر. ئێستا بڵێن GCM هەیە، گلوکۆز کۆنتینیوس مۆنیتەر سیستەم، جاران نەبوو ئەم جیهازەوە نییە؟ یعنی یەکێک لەوانە کە باسی ئەوە کاڵە من هەموو ڕۆژێک سێوێک و مۆزێکم ئەخستە ناو لەنچ پاکەکەمەوە و ئەم برد لەوێ ئەم خوار ئەم تیمسپێکتەرەیە کە باسی مایکرۆبایۆمەکە یا باس بڵێن فود فۆر لایف عنوانی کتێبەکەیەتی خۆراک بۆ ژیان. ئەڵێ بەڵام کاتێککە تەماشام کە مۆزێکە خۆم چۆن ئەنسۆلین چۆن سپایکەکە چۆن بەرزە بێتەوە. ئەڵێ دوای ئەوە لام بردووە لە ئینی خۆمە لە لیستی خۆراکی خۆمە. مثلەن مقابلەیەکێکە نەڵێم زین تۆ بەیانیان چییە خۆی ئەوەی کە جەناب وازان تەوسیەش کردووە لە ناخواردی بەیانیانە ئەویش ماست چی تیەکە تۆوی کەتانی هاڕاو گوێس بادەم من خۆم بەڕاستی تۆوی بڵین ناوکی قەزوانیشی تیەکەم و هەروەها کونجیشی تیەکەم ئەوە لەوەی جەنابتا کونجیشم بۆ زیاد کردووە خۆ بەوەستی خۆ هەمووی لەگەڵ ماسەکە تێکەڵکە و لەگەڵ چیاسیدا زۆر خۆشە. یعنی ئەوە بێژگەلەوەی کە تۆ لە یەک کاتە 6 جۆرشت ئەخۆی کە هەمووی سوود بەخشە لەگەڵ ماسە و تەشەڕبی ئینەکە کات و نەرمە بێت و ینی ئەبێ بە خواردنێکی زۆر سوود بەخش بۆ بەیانیان. وڵا کەوتۆ خەڵکەکان من ئەگەر قاوەیەک بەیانیش بخۆمەوە شوێ خەڵکەم باش نییە، بەعزە کەسێک وانە خەو کەمەگاتەوە یعنی مێشکت زۆهی نەگاتۆن ناڵێ بنووی منە بێ زیانی بە کەمیاتی زۆر بیخۆیتەوە بە پێی ئەوەی دکتۆر ئۆرنش هەیە ئەو لە سیستەمەکە ئاڵێ بە قاوە نەخۆیتەوە لە بەرەوەی زۆر مونە بێها لیانی دڵ زیاکە ئەگە زیانێک جێبێ لیانی دڵ زیاکە خۆ بەڕاستی ژوایە ئەچی مونە بێەکان ئەوەیە بەس بەڵام بەگشتی خواردنەوەی کوپێک زۆر تەبیعیە و موادی باشیشی تایە. بەڵێ نام نووسیویت ئۆمیگاتریش پێویستە ئەوەی تیا بوو بەڵێ لە ئاهەنگمان نەچوویدەتە سەری نەچوینێتە سەر ئاهەنگەکە لە باسی ناوەڵان چوویتە سەر کاعمەریش هەر لەسەر کارتۆ خالیدا جارە هەر لێوای ئەنی لەسەر مەسلەی قاوە کێشەکە چیە کافینە قسە بڵین تۆم کۆڵتەیل کە یەکێکە لە دکتۆرە ناسراوە عالەمیەکان و کتێبەکەی ڕۆیڵ سۆسایەتی ئۆف کێمیستری مستەدەقە ئەڵێ 76 کوپی قاوە بخۆی کوپیاتیادی کافیە بۆی کە ئەو کەسە بکوژێت. بەڵێ تەمان کەس نییە 76 کوپ خوا بێگومان بەڵام وەکو کاردکتۆرتی هیواژەیە 10-15 هی نەخواتەوە کە 10-15 کاتە تقریبن 1/4 و 1/5 ئەوە ئەمە ژەر مەترسیدارە بەڕاستی بەس بە تایبەت ئەگەر بە شێوەیەکی بەردەوام ئەمە بخۆیت چونکە کیوملتیڤ ئیفێکتێ بێت تەسیری تەراکمیە بێ لە دواییە بەڵێ ئەگەر لەسەر ئەو خاڵە قسە بکەی کاردکتۆر تەسیری خۆراک لەسەر کەمەنە جیاوازەکان و حاڵاتی جیاواز طبعاً وایە مەسەلەن هەنگوین بۆ مناڵی ساوا نابێت تاکو 1 ساڵ شت هەیە ئاوایە مەسەلەن یعنی تەمەن خواردن هەیە بۆ نەخۆشی شەکرە نابێ خواردن هەیە بۆ زەخت باش نییە ئەبێوانە بزانی جاکرێتەوە یعنی بەڕاستی هەتا ڕاضە ئێستا مەسەن هەیە بۆ بەعزە کەسێک ئەو ڕازەیە باش نییە لە سوید کتێبێکە بوو لە دەرمانخانەکان مامافرۆشت نووسرا بوو جوڵەی فیزیکی بۆ هەموو کەس یەکەیەکە بۆ نەخۆشیەکان جوڵەی فیزیکی جا کردبەوە ئەوەی نەخۆشی دڵی هەیە بێ ئەمانە بکە لەمە زیاتر نەکە ئەوەی هەیە
ئەمووی عینەن شتی تەماشیەوە خواردنیش یعنی شتێکە بۆ هەموو کەسێ وەکو یەک نییە طبعاً هەیە خواردنی پێ ناکەوێت هەیە مەسەن بە حیاتی یەک شت خوارد تووشی ئەنواعی حساسیە دەبێت وەکو هێلکە بخوا ئیتر ئەوەش جیاوازەکان لەوایە هەتا زۆر ڕەنگە کاک دکتۆر زیاتر مەبەستی ئەوەش بوو بێت بڵێن هەندێک کەسی حساسەتی بە گلوتین هەیە گلوتین کە لە هەموو بڵێن لە گەنم و لە جۆ و لە شۆفان و لە شەیلەمیش ئەوەی کە پێوتر ڕای لە هەر چوارەیانە هەیە لەبەرەوە هەچ ئەوانی کە گلوتینە خۆن پیانەوتێ یعنی و تووشی و سیلیەکیان پێوتە سیلیەک بڵێ یا سیلێک سۆسایەتی ئەوە هەر ئەمانیان لێمەن لەبەرەوە بەدیلی ئەم ئاردانە خۆنکو ئاردی برنج و ئاردی گەنمەشامی و ئەمانیا بە تێکەڵ یەک بەڵێ ئەمانە عادەتەن کێشەشیان هەیە لە هەڵمژینی کانزا و ڤیتامینەکانە و زۆربیان زەعیفن بەڕاستی و نەقسی مەوادی غیزایی ئەساسیان هەیە و پێویستە ڕێعایەتی تایبەتیان هەبێ ئەمانە بەو مەرج نییە کار کەسێ زەعیف بێت کێشەی هەڵمژینی ینی کێشەی هەبێت لەگەڵ پرۆتینی گەنم یا جووە بەڵام خەڵکێکی زۆر هەیە و کێشەی هەیە بەس بەخۆی نازانێت لەبەرەوە ئەگەر پێ خۆ تاقی بکەیتەوە بزانین سەبەبی زەعیف بوونەکە فعلاً ئەمەیە ئەدی بۆ یەک هەفتە بوەستە لە خواردنی گەنم جۆ بسکیت کێک هەر شتێکەوە ئەساسەکەی ئەم ئاردانە بێت بزانین هیچ گۆڕانکاریەکە بەسەرایەت ئەوە ڕەنگە باشترین تاقیکردنەوەی لەو ناحەیە لە ناحەی گلوتنەوە گلوتن ئەو نەخۆشیە کە دروست دەکات زۆر سامناکە بۆ ئەو کەسەی پێی ناکەوێت لە وڵاتان یەکسەر کەشفیانەکەن لە مناڵیەوە خواردنی تایبەتیان هەیە ئێمە لە دەرمانخانەکان بۆمان حفزەکردن و بە اینی گەورە عەرەبانی گەورەیان هەبێت بەداخەوە لەم وڵاتە لەوانەیە زۆر مناڵ هەبێ ئەو نەخۆشی بۆ پێشی نەزانن و بزانن تەبیعیە معدل سکی ئەچێ ئازاری سکی هەیە هەر کەس نازانێەوە ئەوەیە یعنی زۆر مهمە ئەوە بۆ مناڵان خاستە چونکە لە هەوڵەوە دەست پێکە لە مناڵانەوە ئەبێت بزانێت ئایا ئەوەی گەنمی پێ ناگەوێت ئەگەر مشکلێکی ناوسکی هەبێت ئەبێ ئەو تێستەی بۆ بکرێت جارێ ناتوانێت سەرۆکان کردە نا باسی کوحلمان نەکردو جارێ بەزیێنە ئەبێ باسی ئەوە فەرزە باسیەکەی بەڵێ حەزەکەی با بە کورتی جوابی ئەم جوابانە هین بینەوە و بێنە سەر باسەکەی کاک شێرزادیش کاک عومەرەڵێ سوودی پەڵپینە ئەوە لە کتێبەکە داوازم باسی دەیڤد گەندری بە تایبەت باسیەکە ستیڤن گەندری عەفو پرۆتینیشی تایە و فایبەری زۆری تایە و لە خواردنێکی تۆپ حسێ بکرێ و من زۆر حەزی لێ یەکەم و پەیمان حەزی لێ ناکاو لێی دانێ زۆر دەوڵەمەنگە بە کانزاکانی باشم ماوێتە سەر ئاهەنگخان ئەڵێ باسی ئۆمێگا-3 و ئەوەی لە بازاڕە ئەفرۆشێ ئایا ئۆمێگا-3 تەواوە یان نە بفەرموو نەخێت ئەبێ جەناب ئۆمێگا-3 شتێکە یعنی هەموو کەسێک لای من تەواوکەری خۆراکی بێ هەموو کەسێکی خوا مەجالی تیانە هۆکاری چییە ئێمە خۆی لە ماسی و لە چەند تۆیەکایە ئەو ماسی و چەند تۆ ناخۆی مادەکەی پێڵەن ئیسیان شەو فاتی ئەسید زۆر سەرەکیە کە وەریگریت باش ئێمە وەری ناگرین چۆن ئێستا منیش تێ ناگەم چۆنم خەڵکا ژین لە سەر وڵاتەکەمان چونکە سەی 25 شەوری مێشک ئۆمیگا-3 زۆری چەوری چاو ئۆمیگا-3 باشترین ئەنتی ئۆکسیدەنتە پرۆستاگلاندین هۆرمۆنەکان هەموو هۆرمۆنەکان جا لەبەر ئەوە ئۆمیگا-3 یعنی نەخواردنی سەیرە یعنی چونکە ئێمە ئەوە ناخۆی خۆی لە بەعزە ڕۆکێکەوە تەحویل لەبێ بەشێکی بۆ دوو نەوعەکەی کەی ئەوە وەختی ئەومان نێباسی هەستێ نەوعەکەی بکەیت دوانیان لە حیوانە هەن ئەو ئەبێ هەستێکی نەوعەکەیت هەبێت ئەوە یەک نەباتێکە زنجیرێکی کورتە تەحویل نابێت بۆ وانیکە ئەنزیمەکەشی ئۆمیگا 6
منافسەیەکە ئۆمیگاشە زۆرە خۆین هەر دیسانەوە ئەو تەحویلەکەی کەمە بێتەوە بۆیە من بکەین من لەگەڵ خۆمان هێناومان ناوی زۆر باش ڕۆژ نییە ئۆمیگافری نەخۆم بۆچی ئۆمیگافری و B12 و B1 بۆ مێشک بۆ ئەلزایمەر لەو باوەڕام بەشێکی زۆری ئەلزایمەری ئەو وڵاتە لەوە چونکە ئۆمیگافری ئەوانەیان کەمە خوێن ڕوونەکاتەوە باشە بۆ یەکێک دەرمانی خوێنڕوونکەرەوەی هەبێت مەسەلەن تۆ لەلای وەڵای لەگەڵ ئەسپرین ناخورێ ئەسپرین کەمە دۆزەکەی و کەم بەس مەجموعەیەکی کە هەیە وەکو وارفارین وشە ئەوانە زۆر بەقووەتن زۆر مەنعکراوە لەگەڵ ئەوان نابێت بەپێی ئەوەی کەوا تۆ گەر ئەسپرین خۆی بێت 250 خۆی لە هەردووکی بەس من هەتا بۆم کرێت تا 1000 ژەخۆم چکە تا 3000 ڕێگە پێدراوە لە هەردوو نەوعەکە بۆ پرسیارەکەی ئاهەنگخان چی بخۆین لە ئۆمێگا-3یانە ڕەنگە فیش ئۆیڵ باشترین بێت بە بەردەوامی بەبێ وەستانی یەک ڕۆژ پێ دەڵم 3000 میلیگرام گونجاوە تۆ ڕبعێکیەوە بخۆ مهمەوە یەک ڕۆژێ بێت تەمان لە هەموو تەمەنێکا بە تایبەتی بۆ تەمەندار یعنی بۆ هەموو تەمەنێک بودجێ من لەو باوەڕا بۆ مناڵیش بۆ گەشە و بۆ گەشتنی مێشک بۆ هەنە بۆ زیرەکی هەمووی بۆ مناڵیشە گونجێ و بە ڕۆنماسی تایەتی ڕۆنی کەبەدی حوتی پێڵێن ڕۆنی جگەری نەهەنگ ئەوە هەم دیشی تایە هەم ڤیتامین دیشی تایە و هەم ئەوشی تایە زۆر باسی ڤیتامین دیشمان نەکردەوەش ڕاستە بەڵام لە بازار بگەڕێ بە نەوعی باشی بکڕە نەوعێکی خەفیەکراوی ئەوروپی وانە بکڕە ئەوەی کە لێ نووسراوە کۆد لیڤە ئۆیڵ هەیە کۆد لیڤەر ئۆیڵە بە تەنیا خۆی ئەوە کراوە دەستکاری نەکراوە ئەوە ناچڕەوە بەس هەیە بە تەنیا نەرویجوانەی کەم زۆرتر بە تەنیا ئەو مادە موهیمەکانی دەرهاتوە بۆیە ئۆمیگا-3 کە بە تەواوکەری خۆراکی زێبا ئەو شتانەی کەمتیانە شتە خراپەکانی ماسیتیانە تۆگە وەختمان زۆر تێپەڕانوە فەحسێک هەیە ئۆمیگا-3 پێ دەڵێ ڕێژەکەی ئەگەر ڕێژەکەی لەسەر و چوارەوە بێت یعنی پێویست ناکات گەر لە خوار چوارەوە پێویستەکە پێم وتی ئەوەی ناو ڕووەک پێڵێن ALA بەس ئەوەی هیندوو نەوعی کەیە درێژەت یەکێکیان پێڵێن EPA زنجیرە کاربۆنیەکەی مەخسەیەکی دەڵێن ئەم دوو نەوعیان ئەبێ ئەوەیان بگۆڕێ بۆ ئەو دوانەیەکە بە ئەژەیەکی لە ژنان لە ساهەشتیە گۆڕێ لە پیاوە جاری وایە کەم لە سایەک لە بۆ چوارێ گۆڕێ ئەگەر تۆ ئەوە نەگۆڕی ئەوە ئەگەر نەگۆڕێ لە لەشتا کەمە بێت لەبەرەوە هەموو جارێک ئینسان بۆ بابی ئەوەی کە متەئەکید بێلی ئەبێت دەنچیە بخۆی بەلایەنی ئەوانە جگەری کات یعنی جگەر ئەو گۆڕینکاریانەیەکە بەس ئۆمیگا-3 هەیە بەس من نەم کردووە نازانم لە سلەیمانی هەیە نازانم ئەبێ پرسیاری مختەبەرەکان کرد